پارادۆکس ڕەهەندە سیاسی و پۆزیتیڤ و نێگەتیڤەکان یان بۆ چوونە دژ بەیەکەکان دەخاتە بەرباس و تاوتوێیان دەکات. پارادۆکس گوێگرتنان لە دوو ئاڕاو بۆچوونی پێچەوانە کە هەر یەکیان بە پێی تێڕوانین و فکر و ئایدۆلۆژیا و بۆچوون لە دوو گۆشە و تێڕوانینی جیاوازەوە لێکدانەوە و تەحلیل و تەفسیر بۆ دۆسیە و فایل و بابەتە سیاسیەکانی کوردستان و عێراق و ناوچەکە و ئاڵ و گۆڕا گرنگ و خێراکان دەکات. پارادۆکس بەرنامەیەکە بۆ تێگەیشتن لە هەر ڕوودا و بابەتێک بە تێڕوانینی ئازادانە و تەواو جیاواز. پارادۆکس بەرنامەیەکی هەفتانەی دەنگی گەلی کوردستانە ڕۆژان یەکشەمە کاتژمێر 11:10 ڕاستەوخۆ پێشکەشتان دەکرێت. پارادۆکس. بیسەرانی خۆشەویستی رادیۆ گەلی کوردستان، ئەم کاتتان باش هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی نوێی پارادۆکس. لە چەند ڕۆژی ڕابردوودا هەرێمی کوردستان ڕەوشێکی نالەباری بەخۆوە بینیوە، خۆپیشاندان و ئەتراز و ناڕەزایەتی بەشێک لە چین و توێژەکانی کۆمەلگا کە مافی ڕەوای خۆیانە بۆ داخوازیەکانیان سەبارەت بە کەمیم و چە و بارودۆخی نالەماری خزمەت گوزاریەکان ڕنگدانەوەی لەسەر شەقام هەبووە. دیوێکی تری بارودۆخی سیاسی کوردستان پەیوەندی هەیە بە هەڵوێستی حیزبە سیاسیەکانی کە لە دەرەوەی حکومەت یا لە حکومەت کشاونەوە و هەندێک لە چاودێران پیان وایە ئەو بارودۆخە ئەو حیزبانە دروستیان کردو بە مەرامی سیاسی بۆ چنینەوەی دەنگی هەڵبژاردنەکان و هەندێک کیشتریش پیان وایە کە پیلانێکی گەورە لەسەر ئەزمموی هەرێمی کوردستان هەیە، هەندێکی تر پیان وایە نەخێر پیلانەکە بە تەنها لەسەر هەرێمی کوردستان و بە تایبەتی تریش لەسەر یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستانە و دروستتر لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستانە. هەندێک گەڵەن وڵاتانی ناوچەکە ڕۆڵ و دەخالەتی زۆریان هەیە لە پشەیونە ئارامیەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی چ ئێران چ تورکیا و بە تایبەتی تر عێراق کە هێشتا هەرێمی کوردستان کە لەژێر تەپوتۆزی قۆناغی ڕێفراندۆم دەرنەچووە ئەوێ هەناسە نەداوە بتوانێت مەرجەکانی خۆی هەمووی بەسەر بسەپێنێ و لەوەش گرنگترەوەیە بەداخەوە هەندێک هێزی سیاسی پارچەکانی تر ڕۆڵی ناهەمواریان هەیە یا با بڵێم میدیاکانیان بەشێکن لەو پشێونە ئارامی کە هەیە و بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا چەند هاوڵاتیەک بوونە قوربانی و بەشێک لە دام و دەستگاکانی حکومەتی هەرێمی کوردستان لەلایەن خۆنیشاندەران یا با بڵێم بە ئازی هێزە سیاسەکان سووتێنراون لە نێویاندا لە شارۆچکەی تەقتاق لە گەرمیان و لە چەمچەماڵ لە شوێنی تریش. ئێمە ئەمڕۆ قسەوباز دەکەین لەسەرەوەی کە ئایا خۆپیشاندان چەنە دیاردەیەکی ئاسایی و نۆرماڵە بۆ دابینکردنی خواستەکانی خەڵک، بەڵام ئایا خۆپیشاندان و ئەتراز و ناڕەزایەتی بۆچی بەم شێوەیە؟ ئایا چێ لە پرسووتاندنی بارەگا حیزبی حکومیەکانەوەیە؟ ئایا داخوازیەکانی خەڵک مامۆستایان و چینی توێژەکان بە تەنها بریتە لە پارێزگای سلێمانی لە کاتێکە هەولێر سنتراڵی دام و دەستگاکانی حکوومەت و پەرلەمانە بۆچی خۆپیشاندانەکان هەمووجار لێرەکرێ؟ ئایا ئەوە پەیوەندی هەیە بە هەلومەرجی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە خۆپیشاندان و ئازادی بۆ خەڵک فراهەم کردووە، یان پەیوەندی بەو ترس و فۆبیاوە هەیە کە پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر دروستی کردووە؟ و قسە لەسەر ئەوایە هەندێکی ژەڵێن بارودۆخی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خۆی خراپە کە نەیتوانیوە بە پێی ئەو هەلومەرجە مامەڵە بکە و بجوڵێتەوە و کێشەم لە ناوخۆیەکانی ڕنگدانەوەی لەسەر بارودۆخی سیاسی کوردستان. هەریەکە لە کۆمەڵی ئیسلامی و بستنەوەی گۆڕان پاش 4 ساڵ لە حکومداری بەشداربوون لە حکوومەت لە ڕۆژی ڕابردوودا بە بۆنەی کشانەوە لە حکوومەت هەندێک پیانوایە ئەوە تەنها بۆ چنینەوەی دەنگەکانی هەڵبژاردنە. ئایا بۆ هەڵبژاردن و بۆ ئەوی کە هێزێکی سیاسی دوو کورسی زیاتر بێنێ ئەبێ خەڵک بگاتە قوربانی و ئایا مامەڵەی ئەم هێزە سیاسیانە مامەڵەیەکی تەندروستە و سەرڕای ئەوەی کە ئێمە لە پشتی پەردەوەم هێزانە هەریەکە بە جۆرێک ڕاگەیاندنی داوە و کۆبوونەوەی یان کردووە بۆی کە چۆن بارودۆخی هەرێمی کوردستان بخۆزنەوە بخۆیان. ئێمە ئەمڕۆ لەم بەرنامەیە تاوتوێی ئەم پرسانەکەین بە بەشداری بەڕێزان کاک ئاسۆی شێخنووری ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپسراوی کۆمیسیۆنی کۆنگرە
کە پێشتر جەنابی پارێزگاری سلێمانی بۆ لەبارەی ئەزمموی زۆری هەیە چ لە ڕوبەڕوونەوەی خۆپشاندانەکان و چ لە ئەزمموی ئیداریەکە و بەڕێز کاک ڕێباز بیرکۆتی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگای هەولێر بەڕێز جوتیار نووری ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپسراوی کۆمیسیۆنی بەدواداچوون و ئادای حکوومەت و پەرلەمان و بەڕێز فەهمی بورهان ئەندامی مەکتەبی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان و چاودێری سیاسی بەڕێز عەدالەت عەبدوڵڵا مامۆستای زانکۆ ڕۆژنامەنووس زۆر بەخێر بێن عەدالەت تۆش بەخێر بی کاک ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەم ئەو بارودۆخێکە لە هەرێمی کوردستانە هەیە چەنە بە نۆرماڵی بینی خۆپشاندان و اعتراز و ناڕەزایەتی خەڵک چەنە نۆرماڵەوە ئەو بارودۆخی هاتوتە پێشەوە چەنە پێ دوایە ئاساییە بە تایبەتی کە جەنابیشت پارێزگار بووی و ئەزمونێکی سۆرت هەیە ئەو دەورانش کە جەنابەت پارێزگار بووی بارودۆخی ژیان و گوزەرانی خەڵک خراپ بوو بەڵام جۆرێکی تر مامەڵاکرا و خەڵک تێڕوانینێکی تری هەبوو ئێستا ئەو بارودۆخە جەناب بەراورد لەگەڵ ڕابردوو چۆنە بینی و حکوومەتی هەرێمی کوردستان لانی کەم ئەبێت چی بکە و خۆپشاندەرانە بێ داخوازیەکانیان چی بێ و لە چ ئاستێکا بێ یارە لە ڕووی مەبدەئیەوە و لە ڕووی یاساییەوە خۆپیشاندان مافێکی دیموکراسی هەموو جەماوەری ئیشارەتەکە نازانم مافێکی دیموکراسی خەڵکەکەیە بەڵام ماف ئەکرێ بە ڕێگای ڕەوا و بە ڕێگای شەرعی داوا بکرێ و ئەکرێش بە ڕێگای ناڕەوا داوای بکرێت ئێمە یاسا ڕێگای داوە بە یاسای خۆپیشاندانمان هەیە بەڵام یاسای خۆپیشاندان هەر ئەوە نییە کە خەڵکەکە بڵێ مافەکی هەیە و خۆپیشاندان بکە بەکە ڕێکارەکانیشی بۆ دیاری کردوکە و ڕێکارانە چین کە خۆپیشاندان ئەبێ خۆپیشاندەر ئەبێ پەیڕێوی بکە عادەتەن هەر ڕێکخراوێکی سیاسیە حیزبەیە کۆمەڵێک کەس لە توێژێکی معەن ئەتوانن داخوازی ڕێپێوانێ یا خۆپیشاندانێ بکەن بە پێشکەشکردنی نووسراوێک بە دەسەڵاتێکی ینی بە ڕئیسی وحدەی ئیداری لە مەنتیقەکەدا پاش دراسەکردنی ئەبێ لەو داخوازیە ئامانجی خۆپیشاندانەکە شعاراتی خۆپیشاندانەکە سەرپەرشتیارانی خۆنیشاندانەکە هەموو دیاری بن جگەر لەوەشی ئەبێ کات و شوێنی دەستپێکردن و کات و شوێنی تەواوبوونی یعنی لە چوە دەست پێەکە و لە چوا کۆتایی تێ و لە هیچ حاڵەتێکیشان نابێت لە دوای ڕۆژئاوابوونەوە خۆپیشاندان بە هیچ جۆرێک لە جۆرەکان بکرێت ئەمە لە ڕووی مەسەرەن ئیداریەوەیە دیارە ئێستاش ئەمڕۆکە بارودۆخێکی نالەبار و قەیراناوی بەرۆکی میلەتەکەی گرتووە خەڵک موچەنیە خزمەت گوزاری کەمە ئەوە کەمە ئەم خۆپیشاندانانە لە کاتێکا کرا کە بەڕێی من چەند مانگێکە پیلانی بۆ ئەجێڕیانیم خۆپیشاندانە خۆپیشاندانێکی خۆڕسک نەبوو مامۆستایان ماوەیەکی زۆرە بایکۆت دەکەن ڕێپێوان دەکەن بەڵام هیچ تونند و تیژیەک و هیچ کارێکی نایاسایی لێ نەکەوتۆتەوە بەڵام بە بۆ چوونی من چەند مانگێکە چەند لایەنێکی سیاسی لە ناوچەی سلێمانی خۆ ئامادەسازی ئەکەن بۆ ئەم خۆپیشاندانە کە ئەیکەن کە مەبەستێکی تایبەتیان هەیە لە خۆپیشاندانەکەش و مەبەستی تایبەتیەکەشیان موجهە و ئەمە دوولایەنەیە کاگەنوەر لایەنێکیان حکوومەتی عێراق بەرنمەیەکی تایبەتی هەیە بۆ هەڵوەشانەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و گەڕانەوە بۆ ئەقلیمی پارێزگاکان و لایەنێکی کەشیان چەلایەنێکی سیاسی هەیە کە ئەیانەیە لەسەر حسابی یەکێتی نیشتیمانی کوردستان و لاوازکردنی یەکێتی و ینی فرسەتێنان لەم بارودۆخش کە ئێستا یەکێتی خۆی پاتەیە پەڕێ بۆ ڕاکێشانی یاخود ڕێخستنەکانی یەکێتی و جەماوەرەکەی ناوچە یەکێتی بە تایبەتی بەرن بە لای خۆیانە لێرا پرسیارێک گێتە پێشەوە مەسڵن لایەنێکی وەکو گۆڕان ئەگەر چی 2 ساڵیشە لە حکومەت کشاوەتۆر لەم کاتە ناسکەتە ڕای دەگەیەنێکە لە حکومەت ئەکشێتەوە و ئەمەش بۆ ڕاکێشانی سۆزی شەقامە بەلای خۆیان کەچی لە کاتێکە ئەبینین لەسەر ئاستی خۆجیەتی ناکشێتەوە ئەمە ئامانجەکە بەڕوونی دەرەخاکە هەم گۆڕان هەم لایەنە هاوکارەکانی کەش هاوپەیمانی بۆ دیموکراتی و لەگەڵ کۆمەڵی ئیسلامی ئەوانە ئامانجی سەرەکیان ناوچەی زۆنجی سەوزە ینی بەرنمەکان بۆ ناوچەی لایەنە دەرەکیەکانی کەش کە دەستیان هەیە لە منتیقەکە هەمان ئامانجیانێ ئەیانەوێت لەم ڕێگایەوە دەستی خۆیان بۆ شێن و حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوەشێنەوە و کۆنتترۆلی ناوچەکەش بکەن و جەماوەری یەکێتیەکە مۆلاد کاک ڕێباز ئەم کاتت باش باش و بەیانیتان باش و بە خێراتنی میوانە بە ڕێزەکانیشتانەکەم سلااو ڕێزم هەیە بەرمەوە زۆر کاک ڕێباز پرسیاری ئەوە لە جەنابەت کەم ئەو بارودۆخی لە هەرێمی کوردستانە هاتوتەکایەوە
هەندێک لە هێزە سیاسیەکان وادی ئایەکەن کە ئەوە بریتە لە داخوازی خەڵک و داخوازیەکانی جەماوەر بەڵام وەکو کاگە ئاسۆ وتی بۆچی تا ئەو دوو هێزە لە حکومەت نەکشانەوە خۆپیشاندانی مامۆستایان لە ڕابردووشە هەبوو بە شێوەیەکی ئاراین بەڕێوەچوو ینی پێ دوایە جگەلەوەی هێزە سیاسیەکانی ناوخۆ بەرپرسن لەو بارودۆخی کاتۆ پێشەوە پێش دوایە پیلانێکی عێراقی ناوچەیی هەیە بۆ تێکدانی ئەزمموی هەرێمی کوردستان و بە تایبەتی لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان پرسیارەکە زۆر بەجێیە بەڕاستی تیاکاسۆ زۆر جوانی وەسف کردووە من بەوردی جێم لێگێت وە من 100% لەگەڵ ڕێیەکەی کاگاسۆ وەکو تێبینی خۆشم عێراق ئێستاوێ ئیرادەی میلەتی ئێمە بشێنی و پێویستە حزبە سیاسیەکانی کوردستان ناوماڵی کوردستان ڕێک بخەنەوە کە ڕێک ناخرێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەردەم بەرپرسیارەتێکی مێژوویی ئەخلاقی ئیداری گەورەدایە خەڵکی ئێمە برسیە حکوومەت لە هەندێک ئادای خۆی بە تایبەتی لە مەسەلەی موچە و ئابووری سەربەخۆ مۆفەق نەبووە و چینی بۆ هاتووە خەڵک مؤسساتی دەوڵەت هێواش بەرەو کزی و لاوازی و بەرەو بێمتمانەی ئەڕۆن لەگەر ئەوەشتا مجتەمەعی دەوەلی و هەروەها ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی وڵاتانی هەندێکی ئیتحادی ئەوروپی وعدیان بە حکوومەتی هەرێم داوە کە پشتیوانی لەم دووبرایە بە ڕێزا سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت بکەن فرسەتێکیان پێ بدرێ بزانین ئەوانیش لەم مدەتەی داهاتوودا هەوڵ جدی خوا بدەن بۆ ئەوەی حکوومەتی هەرێم لەم قۆناغا دەرباز بێ مەسەلەی خۆ پیشاندانەکان هەموو ئەوانەی کاگاسۆ باسی کرد خەڵک و هاوڵاتی ئێمە سوودی لەم زەوە دیموکراسی وەرگرتێکە لە زۆنی سەوزەیە بەڵام نەک ئیستیغلالکردن جەماعەتێکی سیاسی لە پشت پەردا ئیستیغلالی ئەم فرسەتەیان کردووە یان هەوێ لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەن بەرا من لێرەوە لەم منبەری ڕادیۆی گەلی کوردستانەوە پێیان دەرێن خەیاڵیان خاوە یەکێتی هێزێکی گەورەی لە بن هاتووە بەم زۆرە پیلانانە ناشێت دووەم ئەوان ڕێپێوانەکانیان بەلا ڕێدا بردووە ئەوەیە کە پەلاماری شوێنی دامودەستگای خزمەتگوزاری مەدەنی نەداوە سوتاندنی تاپۆ لە تەقتەق چه علاقەی بە داوای مافی هاوڵاتیانە سوتاندنی شارەوانی چه علاقەی بەوەیە بەکارهێنانی سەک و بە کوژدانی کوڕی گەنج و فەقیری ئەم وڵاتە سوودێکی هەیە لە غەیری سوودی دژمنان و نەیارانی ئەزمموی هەرێمی کوردستان بۆیە بەڕاستی حەقا ئەو برایانە دەستم فرتوفێڵە سیاسی هەرگرن تیتر بەم دوو فاقیە سیاست نەکەن دێن بەڕاست و ڕەوانیشان بدەنە بەرێ کە میلەتەکە و خەڵکەکە لەم قەیرانە سیاسیە سەقبەستووە ئابووریەی هەیە دەربازیکەین بەڕاستگۆیانە ئەگەر ڕێگای ڕاستە لەبژێرن وەتیتر لە عاتیفەی زەماوەر و دڵتەنجی خەڵک و ئیستیغلالی ئەوە ناکەن کە خەڵک برسیە بابێن بەڕاستگۆیانە لەگەر حکوومەتی هەرێم شانی بدەنە بەرێ خاڵێکی تریش هەیە کە ئەوە زۆر گرنگە ئێمە بە حکمی ئەوەی هەر کەس بە پێی وەزیفەی خۆمان لەم شوێنانەی کە کاری لێ دەکەین و ئەو برایانەی نێوانی بەڕێزش کە من هەموو ئەو برای عەزیزانە هاوخەبات و تێکۆشێریانی ڕۆژانی ناخۆشی سەختەکاری خەباتن ناسم دڵسۆزیان چۆنەوە بەتەنگەوە مەسەلەکانیان چۆنە ئێمە لە ڕێی خۆمانەوە داوامان کرد لە حکوومەتی هەرێمەوە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەوڵ دەن ئەو پەڕتوانای خۆیان سەر بکەن موچە بدەن چونکە ئەگەر موچە نەدەن خەڵک برسی بوو هەولێری ئێمە قسەیەکمان هەیە دەرێن برسێتی ڕێیەکی لە هاریە بۆیە خەڵک برسی نەبێت من ئەو قسانەمەوە باشە دوجار دێمەوە لە کاک جوتیار ئەوەی کە کاک ڕێباز وتی بۆ نمونە ئێمە پێویستە یەکێتی نیشتیمانی حکوومەتی هەرێمی پێویستە مەسجێکدا بەم لایەنانە مەبەست لە لایەنەکان ئەو جگە لە گۆڕان و کۆمەڵی ئیسلامی کە خۆشیان ڕانگەیاندووە کەوان پشتیوانی لە خۆپیشاندانەکانەکەن کەوا ئەوباڵی هەموو ئەو بارودۆخە هەموارش کە هاتۆتە کایەوە بخەنە ئەستۆی خۆیان بەڵام لەگەڵەوەندا ئێمە هەندێک هێزی پۆپۆلیست و بەناو لیبرالیست و هەندێک هێزی پاوانخوازیژە بینین لە ناو خۆپیشاندانەکانە دەستیان هەیە هێزێکی وەکو پەکەکە بینین کە ئەوەی کە ئێمە ئیبینین باشکە لە میدیاکەیەوە بانگەشە بۆ ئەوە کە وەڕاگەیاندنی کەچەکە دراوە کە
پێویستە خۆپشاندانی حکوومەتی پێشوەختەدا بمەزرێ و هەڵبژارنەکان پێش بخرێ و پارتی کرێکارانی کوردستان چ پەیوەندی هەیە بۆی ئەگەر لەم پیلانجیێڕایە بەشدار نیە یان هێزێکی زۆریە ناوەتە سنووری شارباژی ڕوخ ڕۆژانە فڕۆکانی تورکیا بردومانەکەن یعنی ئەوەی کاگاسۆ ژووتی ئەم پیلانجیێڕیە گەورەیە جار ئێمە ناڵێن هێزێکی ناوخۆ بەشدارە لە پیلانجیێڕێکە بەڵام وەکو ڕێبازوتی سووتانی تاپۆی تەقتەق و کۆیە و سووتانی وێزگەی کارەبای چەمچەماڵ ئەگەر بۆ تێکدان نییە چ پەیوەندی بە خۆپشاندانەوە هەیە تۆ پێ دوایە پیلانجیێڕێکەوە پێویستە حکوومەت هێرێن بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان مەسجێک بدا بەم لایەن پۆپۆلیست و لیبرالی بەناو لیبرالیستانێکیانەوە لە پێناو بەدەستێنانی دەنگ و کورسی هەرێمی کوردستانەوە بە تایبەتی شاری زلێمانی پشێوی زۆری تێبکەوێ زۆر سپاس وەڵام من پێم وابێت کاک ئەنوەر ئێمە برادران باسییان کرد ینی ئەمە نەتیجەی وەزعەکە یعنی نەتیجەی ئەوەیە کە ئێمە بارودۆخێکمان لە هەرێمی کوردستان دروست کرد کە ڕۆژانی پێشوە خۆ پیشاندانان نەتیجەی ئەو بارودۆخە بوو هەم بارودۆخەکە دوای ڕفراندۆم بە تایبەتی زۆر دروست بوو یعنی ڕفراندۆم چەند ئێمە دڵمان پێی خۆش بوو یا خەڵکی کوردستان دڵی پێی خۆش بوو بەڵام ئەوەنە بەداخەوە نەتیجەکانی بە عکس شکایەوە و ئێمە دەرکە ئامادەکارێکی باشیان نەکرد بوو سەکردایەتی کورد دووەمیان ئەو وەزعانەی کە لە کەرکووک و لە منتیقەکانی تر ڕوویە ئەوەش تەسیرێکی زۆر سەرپی کردە سەر نەفسیەتی خەڵکی کوردستان سەر بێ ئومێدی خەڵکی کوردستان ئەم بێ ئومێدی وای لێکردین لایەنەکانی کە تۆ باسیەکەی هەموو ئەو فاکتەرانی کە باسیەکەی بە پلانجیێڕەکانەوە بە لایەنەکانی ترەوە ئیستیغلالی ئەو وەزعە بێ ئومێدی خەڵکی کوردستان بکەن بە تایبەتی ناوچەکانی ئێمەیە بەڵام لەسەر و هەموو شێوە من پێم وابێ ئێمە وەکوەیەکێتی نیشتیمانی لە زۆنی سەوزاکە خۆتان نەزان 25 ساڵە ئەمە ناوراوە زۆنی سەوز کە ئێمە بەرپرسین لێی وەکوەیەکی نیشتیمانی بەرپرسین لێ لە ڕووی ئەمنی لە ڕووی حیاتی خەڵک لە ڕووی ژیانی خەڵک لە ڕووی بازار و لە ڕووی کەسابەت و هەموو ئەوانەوە هەتا ئێستایەکێتی بەرپرسە لێی خۆشانە ماڵێن بە حەقەت دەبێ یەکێتی خۆی تونگ و تۆڵکاتەوە یعنی ئایەکێتی توانیوێتی بەو ئازاد بەو دروستکردنی بەوە فەرهامکردنی ئازادی و دیموکراسی لە ناوچەی خۆیان هەیە کە لە کولی عێراقانیە نەک لە هەرێمی کوردستانە لە کولی عێراقانیە یعنی لە بەسراوە تا توخوا عەرزەکەم یعنی لە بەسراوە تاگەنەوە پەڕی باکووری عێراق تازاخۆ تا خانەقین هیچ زۆنیەک بەقەی زۆنیەکێتی نیشتیمانی فراهەمی ئازادەکانی تاچی نەکردووە فراهەمی ئازادەکانی دەربڕینی نەکردووە فراهەمی ئازادی کاری سیاسی نەکردووە بەداخەوە لایەنە سیاسەکان بەوانەی کە توێسە عەرزەکردن پۆپۆلیستەکان ئەوانەی کە لەناو خەڵکە لیبرالیستەکان هەموو ئەوانە ئیستیغلالی ئەوان نەکردووە کە ئیسفادە لە طەبیعەت و مەبادی ئەساسی یەکێتی نیشتیمانی بکەن بۆی گەشە بە دیموکراسی و ئازادەکان بێت مامولایەکمان هاتوون ئیستیغلالیان کردو بۆی کە ئەم بەڕێیە لە ژێر پێی خەڵکی تر دەربێنن ئەو دەرکەومە یەکەم جار نییە ینی دەرکەوت لە حەفەی شوباتەوە بوو پێش ئەوە دوای ئەوە هەموو ئەوانە بە حەدی ئەوەی کە تۆ گەیشتە ئەوەی کە ئیترێکێتی نیشتیمانی بە هەموو نوعێک لە ساحەی سیاسیە لا بچێ و خەڵکیی تر کە ئەو دیوی دیار نییە کە ڕێەکەی ڕێگایەکی وازع نییە بێتە جێگای من لێرەوە جارێکە تکرارێکەکەمەوە ئێمە ڕاستە هەموو ئەو بارودۆخە سیاسیە وەرودەخە اقتصادی کە لە کوردستانە هەیە دڵخۆشکەر نییە نەمانتوانیوە ئێمە بە شێوەیەکی زۆر سەلیمانە کار بکەین بەڵام لە هەمی گرنگتر متمانەشمان نەماوە لە بینی خۆمان و لە بینی خەڵکو و حکومەتەکەمانە ئەوەش گرنگە ها با من عرض دەکەم سەبەبێکی دروستبوونی ئەو بێ متمانەیە ئەو بێ ئومێدی خەڵک لەم ناوچەی ئێمەیە بەداخەوە تەسریحەکانی مەسئولەکانی خۆمانن تەسریح و لێدوانەکانن کاکە لێدوانی مەسئولی بەرز لە ناو کەناڵە تەلەڤیزیۆنەکان تاسیرەکان لەسەر عەقڵی ئینسانی بەسیط ئینسانی سادە گوێ لە ڕادیۆ تەلەڤیزیۆن و ئەعلام و فەیسبوک گرێت ئینسانی سیاسی نخبەیە من نخبەکەشمان خۆ دەزانی نخبەیەکی زۆر و شاری سیاسی نییە بە حەدیەوەی کە لە دنیا هەیە تەنیا ئەوەیە کە بۆیە تەسیری تۆ دیقەت بێ ئەگەر لە چەندمانگی ڕابردووە سەیریکەی تەسریحاتی یا قسەکردنی مەسئولەکانی ئێمە زیاد لە حەد قوتولکەی خەڵکی بەسیطیانەیە يعني قسەیان بە حکومەت دەوت حکومەت قسەی بەوت ئەو قسەی بەوە یعنی گەشت بۆ ئەوەی کە قسە بێ شخصەنەکەنە مشتەکان ئەمە کە تۆ لە کۆبوونەوەی ڕسمیان نەو کرد کە لە کۆبوونەوەی داخراوە نەو کرد لە بینی حیزبەکەی خۆتا لە ئۆرگانەکانی خۆتا هاتی تەلەڤیزیۆنەوەوانە خەڵکی بەسیط کرد خەڵکی مویەکێتی نییە ڕاستە خەڵکێتی سەرێکاوەکو بەرپرسی ئەم شتانی باسم بۆ کردن بەرپرسە لە ئەمنێتی خەڵک بەرپرسە لە ژیانی خەڵک بەڵام خەڵک لە ساسەیەکێتی نییە یعنی لە ئۆرگانەکانە تەنظیم نەکراوە لە سا نخبەیەکی کەمی یەکێتیە بۆیە
جارێک کەسەی تەلەڤیزۆنەکە مەسوولەکە بینێ بۆ نوع قساکە ئەمە تەسیرێکی زۆر سلبی بێتە سەر نەفسێتی خەڵک و تەقینەوەیەکی دەرونی دروستەکە ناویە ئەو تەقینەوەی بێتە هۆی دروستبوونی ئەو پشێوەی کە دروست بوو یعنی ئەمە هەمووی تەسیری هەیە دێمۆلات کاک فەهمی ئەگە بێمە لای جەنابەت گوێ لێ بوو کاک جوتیار چی وت یعنی هەندێک هێزی سیاسیەوەی کە باسمان کردن پاانخوازەکانی وەکو پەکەکە و هێزە لیبرالی بەناو لیبرالیستەکان هێزە پۆپۆلیستەکان و ئەو هێزانەی بە ناوی نێوچی خۆیان ناوناوە ئەنێ بەڕەکە لەژێر پێی یەکێتی نیشتیمانی کوردستان دەربکەن وەکو کاگاسۆژ وتی کاک ڕێباز وتی لە سەحسابی یەکێتی نیشتیمانی کوردستان وە لەم زۆنەیە کە کاک جوتیار وتی لە بەسڕاوە تا خانەقین شوێنێکی تر نبینی دەسەڵاتێکی تر ناوە نبینی ئەم دیموکراسیان بە جۆرێک سوء استفادە لێ کردووە و قسەیەکی جدیتریشی لەوە کرەوەیە کەوتی ئەم هێزانە ئەو دیویان دیار نیانی ئەجێندایان چییە باشە ئەمە بە تەسەوری من هەر درێژەی ئەرحەلی پێشووی حەڤێ شوباتە و جۆرێکە لە کودەتا لەو بارەیەوە جەنابەت ئەندای مەکتەبی ڕێخستنی و مەکتەبی ڕێخستن و یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی گرفتەکانی چییە کێشە و گرفتەکانی چییە و لەگەڵەوە شابێ ئەڵتەرناتیڤ و هەلو چارەسەری چییە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیانەی کە لەسەرێتی ئەم کاتتان باش سپاس بۆ میوانەکان بۆ گوێگرانی ڕادیۆ لە ڕاستیە جوان وێنەکەیان شەرح کرد و پێم وایە ئەم قسانە بەشێکە لە وێنە گشتیەکەی کە ئێساکە خەڵکی کوردستان و کوی هێزە سیاسیەکانی تایە بە بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی یەکێک لەو فاکتەرانی کە وای کردووە ئەم دۆخە بگاتە ئەم مەرحەلەیە پەیوەندی بەوەیە کە یەکێتی خۆی وەکو هێزێک نەیتوانیەوە بەسەر کۆی ئەو کێشە و گرفتانەیە زاڵ بێ کە لە ناو خۆی خودی هێزەکەیە بۆی دروست بووە و ئەمە بەشێک لە توانا و تااقەتی هێزەکەی دابش کردووە هەر کاتێک وزەکان تواناکان دابش بوون لە ڕاستیە تۆ ناتوانانی بەرنمەیەکی کۆنکرێتیت هەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی کوی کێشەکان و خۆشمان نەزانین وەکو باسیش کرا لە ڕاستیە کێشەکان و بەرنامە و پلانەکان بۆ یەکێتی بۆ کوردستان لە ڕاستیەوە بۆ ئەزمونونەکەش لە ڕاستیە زۆر بە بەرنامە و زۆر بە پلانێکی گەورەتر دەکرێت یعنی ئەگەر من زۆر بە سادەی قسەیەک لەسەر دیمەنی سیاسی ئەمڕی خۆپشاندانەکان بکەم یعنی یەکێک لە پرسیارە جدیەکان ئەوەیە ئەگەر فعلەن خۆپشاندانەکان خۆپشاندانی مەدەنین ئەگەر فعلەن ئەمە پشت بەستووە بەو یاسا و ڕێسانی کە لە حکوومەت یاریمی کوردستانەوە دەرچووە بۆ بەشێکی زۆری خۆپشاندانان دەمامکیان بەستووە کاتێک کە تو خۆپشاندارێک دەمام کە بەستێت تو لە چی ئەترسێ ئەگەر فعلەن کارەکەت کارێکی یاساییە و کارێکی ڕێپێدراوە بەپێی عرف و عادەتی هەم کۆمەڵایەتی و هەم ئیداریش هیچ پێویست بۆ ناکات تۆ دەمامک ببەستیت یاخود چەک بەکاربێنی بۆیە من پێم وایە ئەوەی کە ئەمڕۆ لە کوردستانە ڕوئەدات تێکەڵبوونی کۆمەڵێک ئەجندای ئێجگار مەترسیدارە کە دوجار نەگیەکێتی لە ڕاستیە نەتەوەکەمان باجەکەی ئەدا یعنی یەکێک لە کێشە گەورەکانی ئێمە ئەوەیە کە هێزێک هەبێ لە کوردستانەوە تێبگات کە ئەم بارودۆخەی کە لە ناوچەی سەوز دروست بووە تەنها دوجار یەکێتیە باجەکەیدا لە ڕاستیە ئەمەوانە ڕووداوەکان دەریان خست کە ئەوەی کە دوجار باجی کوی ئەم کێشانەدا خەڵکی کوردستانە ئەنی ئێمە با پرسیارێکی سادەتر بکەین لە دوای 16 ئۆکتۆبەر و لە دوای ئەوەی کە حەشدی شعبی و حکوومەتی عێراقی گەلە کۆمەکییان کردە سەر خەڵکی کەرکووک هەموو ئەوانی کە لە شارەکەیا بوون کورد بوون بە جیاوازی بیر و باوەڕیانەوە بە جیاوازی خیتاب و ئەجندایانەوە حەشدی شعبی پرسیاری کرد چێتان بێلایەن و چێتان بەلایەنن لە ڕاستیە هەموو یەک باکێش بوو بۆیە من پێم وایە ئەوەی کە ئێستاکە ڕوئەدا لە وڵاتەکەی ئێمەیە زەنگێکی مەترسیدارە دوجار کۆی نەتەوەکەی ئێمە باجی ئەدات لەلایەکی ترشەوە بیرمان نەچێت هەولێر و سلەیمانی و دهۆک وەزائیدەن هەڵەبجە ئێستا نمایندەی 40 ملیۆن ئینسانی کوردن لەبەر ئەوە ناکرێت ئێمە بە شێوەیەکی عاتفی یان بۆ سەرخستنی ئەجندایە کە لە ڕاستیە ڕوون نییە بەرنامەی پرۆژەی داهاتووی نەخشەی پلانی بۆ نەتەوەکەی ئێمە ڕوون نییە چۆن تەسلیمی ئەم قەدەرەیەکەیت حەقیقەت خۆپشاندان و ناڕزایی دەربڕین لەناو کۆی ئالێتەکانی خەباتە ئالێتێکێتی بەڵام وای لێ هاتوو لە کۆمەلگەی ئێمەیە کە هەموو ئالێتەکانی خەبات کورد کراوەتەوە لە مەسلەی خۆپشاندانە خۆپشاندان بە دیدی من بە تەسەوەری من ئالێتێکی ناو کۆی خەباتی کایی دیموکراسی و کایی بەدیهێنانی ئامانجە لە دەستچۆکانی خەڵکی کوردستانە بەڵام ڕووداوەکانی حەفدەی شوبات کە خەڵکی کوردستان لە دۆخێکی باشا بوو و ئابووریمان باش بوو و مەشارعی ئەجگار زۆر هەبوو و خەڵک ئەیتوانی لە ڕاستیە بەشێکی زۆری خواستەکانی خۆی بەدیبێنێت لەو کاتەیە خۆپشاندانەکری ئەمە نیشانی ئەوەیە کە فعلەن لە پاڵ داوەڕەوەکانی خەڵکی کوردستانە ئەجندایەکی ترەیە کە ئەم ئەجندایە هەر تەنها ئامانجی گۆڕینی دەسەڵات نییە بە شێوازێکی مۆدێرن بەقەد ئەوەی ئەوێ بە عنف بەقەد ئەوەی کە ئەوێت بەڕق بە تۆڵە ئەم دەسەڵات و ئەم ئەزمونە بگۆڕێت من
لێرە بە کورتی ئاماژە بە شتێکی تر بدەم یعنی ئەگەر فعلەن ئێمە گلەیمان هەیە بە تایبەتی ئەو هێزە پۆپۆلیستانی کە ئێوە باستان کرد کە بەرنامەیان هەیە و ئەیانەوە بێنە سەر حکم و دەسەڵات بگۆڕن ئێمە ئێستا لە بەردەمی انتخاباتێکیان کە تەمەنی درێژی ئەم حکوومەتە زیاد لە کەمتر لە 5 مانگی لە بەردەساماوە بە ئەم هێزانە بێن خەبات بکەن بۆ پاکردنەوەی لیستی تۆماری دەنگدەران هەوڵ بدەن ڕێکخراوەکانی کۆمەلگەی نێودەوڵەتی بێنە سەر گۆڕەپانی سیاسی ئێمە بۆ ئەوەی لە هەڵبژاردنێکی پاک و نەزیه بکرێت بۆ ئەوەی هەوڵ بدەین هاوڵاتی احترامی دەنگی بگیرێت و کاریگەری هەبێت لەسەر کوردستان لەسەر سنووقەکانی دەنگدان من پێم وایە ئەم پەرتوازەیە کە دروست بووە لە ناوچەی سەوزا جگە لەوەی کە خزمەتی هێزێکی دیاریکراوەکە کە بەداخەوە 4 ساڵیش ئەبێ هەژمونی دەسەڵاتی بەسەر کوردستان و دیارە هیچ ئامانجێکی تر ناپێکێت ڕاستە هێزە پۆپۆلیست و بەناو لیبرالیستەکان بەرنامەیان هەیە بۆ تێکدانی تەجروبەکەی ئێمە بەڵام بەدڵنیایەوە ناتوانن بەدڵنیایەوە جگە لەوەی کە سەرقەڵمانەکەن بە کۆمەڵێک بەرنامەی تر بە کۆمەڵێک کە لامان ئەدەن لە ئامانجە سرەکی خۆمان ناتوانین هیچ ئامانجێکی تر پێکن بۆیە باشتر وایە لە ڕاستیە ئەم دۆخی ئێستا لە سلێمانی دروست بووە جۆرێک لە متمانە بگەڕێتەوە بۆ نێوان هێزە سیاسیەکان بێنەوە سەر شاڕێی خەباتە ڕاستەقینەکە ئەویش بریتیە لە ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگرت بیرمان نەچێت ئەم حکوومەتی کە ئێستا بەشێکی زۆری گۆڕان ئەیانەیە بیڕوخێنن ئەمە ئەو حکوومەتێک کە خۆیان دروستیان کردووە خۆیەکێتی نیشتیمانی کوردستان حکوومەتی دروست نەکردووە ئەم حکوومەتە لە ئەنجامی ڕێککەوتنیەکی پێشوەختی نێوان برایانی پارتی برانی بزوتنەوەی گۆڕان دروست بووە ئێستا تو خۆت ئەتێ ئەم حکوومەتە بڕخێنی خەڵک حەقی خۆیەتی بپرسێ خۆت حکوومەتەکە دروست کردو ئێستا ئەتێ بڕخێنی ئەمە نەک ناتوانین ئێمە ئامانجە نیشتیمانی نەتەوەیەکانمان لەسەر دەستی ئەم جۆرە فەوزایە بەدیبێنی بەڵکو ئەو دەستکەوتانی کە بەشێکی زۆری تێکۆشەکانی ئێستای گۆڕان دەستیان لە دروستکردنی هەبوو ئەمە شەم وێرانە بێت بۆیە من ئومێد دەکەم یعنی تێگەشتنیەکی هاوبەش دروست بێت لە منتیقەکەیە هەوڵ بدەین خۆمان ئامادە بکەین بۆ هەڵبژاردنەی کە لە ڕاستیە ڕقەمی مەترسیدار لەسەر لیستی دەنگدەران ئەکرێت کە پاک نەکراوەتەوە تەوجیهەکان لەسەر ئەوە بێ ئاراسەکان لەسەر ئەوە بێت بە ئامانجی ئەنجامدانی هەڵبژاردنێ کە احترامی دەنگدەران بەڕێز عەدالەت عەبدوڵڵا ئەم کاتت باش پرسیارەکەوەیە کە دوو پرسیار لە جەناب بکەم بە یەکەوەیەکیانەوەی کە کاک فەهمی وتی ئەم خۆی پیشاندان و ئەتراز و ناڕزایەتیانە بۆچیە بێ ئەو هەموو پشێوەی لێ بکەوێتەوە لە کاتێکە ئەو پەڕی 5 مانگی ترە توان ئەم هێزانە بێن بەشداری هەڵبژاردن بکەن و ئەگەر دەنگیانێنا حکوومەت بگرنە دەست پێ دوایە خۆ هەڵبژاردننی داهاتوو ئەتوانێت لە ئاس پێداویستەکانی خەڵک بێ و ئەتوانێت چارەسەری ئەم گرفتانە بکە لامان کاتیشا ئەوە بپرسم کە ئەوەی کە کاکفەمی ژووتی ئەم هێزانەی کە بەشدار بوون لە حکومڕانی 4-5 ساڵی ڕابردوو لە کابینەی هێژ لە چەند ڕۆژی ڕابردووە کشانەوە هەندێک پیان وایە تەنها بۆ چنینەوەی دەنگە و بۆیە کە ئەوەی ڕابردوو بسڕنەوە وە بڵێن ئێمە ئۆپۆزیسیۆنی ئەم حکوومەتین و دەنجی پێکۆکەنەوە سەرنجی جەنابەت لەسەر ئەو دوو پرسە چییە؟ سپاس کاکەن منسڵاو بۆ بەشدارانی بەرنامەکە لە ڕاستیە دیوێکی گرنگی ئەم ئەو دۆخە خراپەی کە ئێستا هەیە لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و لە ناوچەکانی ڕاپەڕین و گەرمیان پەیوەندی بە زیاتر لە هۆکارێکەوە هەیە هیچێک لەو هۆکارانە کە بێ ئەوەندەی پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بێ بەیاخی پێبدا بریتە لە جۆرێک لە قۆستنەوەی ئەو بەداخەوە ئەو هەلو مەرجە خراپەیکردنا و ڕێکخراوێکی سیاسی و گوشی نیشتیمانی کوردستان خۆیان هەیە ئەمە یەک دوو قۆستنەوەی ئەو فەزا سیاسیە کە وەکو کولتورێکی سیاسی لە سنوورەیە لە تقریبەن 2 دەهەونیوی ڕابردووە هەبووە لە ڕووی سۆسیۆلۆژیەوە لە ڕووی کولتوریەوە خەڵکەکە ڕاهاتوە لەگەڵەوەی پرۆسەی دەربڕینی ناڕەزایی بەشێکی گرنگە لە سیمای ژیانی سیاسی لێرەوە بۆیە زۆر بە ئاسانی و زۆر بە خێرایی تایە ئەم جۆرە لە کردبوونەوەی ناڕەزایی و دەربڕینی احتیجاجی گشتی دەست پێکا بەبێەوەی لە ڕاستیە وەکو دۆخێک دێژا پێشیان پەل پێشێ بۆ بەشەکانی تری کوردستان کە ئەویش تەواوکەری یعنی تەجروبەکەی ئەگەرچی بە دیوی دەرەوەیان لە دنیای دەرەوەیە بە یەک وەکو یەک ناوچەی جوگرافی سیاسی تەماشاکە بە دلیلی ئەوەش لە پرۆژانەیە بەشی هەرە زۆری میدیاکانی عێراقی بە تایبەتی و میدیای عەرەبی و بەشێک لە میدیای جیهانیش کاتێک باسی ئەم ڕووداوانەکەن وشەی کوردستان زیاتر بەکارهێنێک وشەی سلێمانی وەم پێم وایە ئەم خەلە لە گەورەیە پەیوەندی بۆ هۆیەکە
لە دەرەوەوا تەماشایی ناوخۆی کوردستانەکەی بەڵام خۆمان لەسەر ئاسی کوردستان نەزانی واقعەکە چییە و تەنانەت دەو هێزانش کە بەداخەوە توانای گواستنەوەی چالاکی سیاسیان نیە تەنانەت بۆ دوو پارێزگای گرنگی تری هەرێم کە بریتە لە هەولێر و دۆک ئەوانش خۆیان ئەم واقعە ئەزانن هەمویان ئەزانن کە بەشێکی زۆری ئەو جمو جوڵە مەدەنی و سیاسی و بەرهەڵسکاری کە هەیە کەوتۆتە یەک ناوچەی سیاسیەوە کە پێوترێ بە شێوەیەکی تەقلیدی پێوترێ زۆنی سەوز بەڵام پرسیارەکە و مفارەقەکە یان پارادۆکسەکەەوە بەرنامەگەشت ناوی پارادۆکس لەوەیە کە ئەم هێزانە تەنانەت هەندێک جار بەداخەوە هێزە ئۆپۆزیسیۆنانەی کە ئێستا هەن هەندێک جار هەندێک مفارەقاتی هەیە نایبینن یعنی لەسەر ئاستی دەسەڵاتی سیاسی لە کوردستانە بڕیارەدەن ببن بە ئۆپۆزیسیۆن و لەسەر ئاستی حکووماتی مەحلی ئەمێنەوە وەکو دەسەڵاتدار یعنی لە کاتێکە ئەبێ بەرهەڵسکاری لەسەر ئاستی دەسەڵاتی سیاسی بێ لە کوردستان لەوێ بە هیچ شێوەیەک هیچ مەظهرێکی خۆپیشاندان و ناڕزای دەربڕی نابینی لەسەر ئاستی حکووماتی مەحلی کە خۆیان بەشدارن ئەگەر نەڵین خەڵکی نمرەیەک و کەسانی نمرەیەک لەم ناوچەیە هەموو قورسایی خۆپیشاندانەکانیان هێناوەتە ئێرە و ئەمە لاین لە سیاسەتە نەتیجە زۆر گرنگە جەدوای ئەم پرۆسەیە چییە سەبارەت بە دروستکردنی ئاڵۆگۆڕی سیاسی لە هەرێمی کوردستان بە بڕوای من دۆخێکەیە لە کوردستان لە دوای ساڵی 1994ەوە تاکو ئێستا درێژە هەیە ئەویش دۆخی دوو ئیدارەیی ویان ئاساوارەکانی دوو ئیدارەیە لە هەرێمی کوردستاندا بەشبوونی ناوچەی نفوس ئەم واقعەوە ئەکا کە هەموو جۆرە ناڕەزاییەک لەم سنوورە دوجار کاریگەریەکی گەورەی لەسەر بڕیاری سیاسی نەبێت لەسەر ئاسی هەرێمی کوردستان ئەمە یەک دوو یەکیشتر لە مەترسیەکان ئەوەیە ئەم جۆرە جمو جۆڵانە لە کۆتاییە ئەبێتە یعنی ئەبێتە واقع و ئەچەسپێ واتە خۆپیشاندان ئیتر ئەبێت بە شتێکی یعنی ڕێپێنەدرا و لە ناوچەیەشی دیاریکراوی کوردستانە و مباح و نەک ڕێپێدرا و بۆ جۆرێک لە فەوزا و جۆرێک لە بێنیظامی لە ناوچەیەکی تراوە ئەمە زۆر خەتەرە بۆ زۆر خەتەرە تەنانەت بۆ مزداقیەتی ئەو هێزانەی کە توانای ئەوەیان هەیە لەسەر ئاستی میدیایی و لەسەر ئاستی پرۆپاگەندەی سیاسی کە بانگەشە بۆ خۆپیشاندان و ناڕزایی سەرتاسەری دەرببرن بەڵام دەست واقعە و لە واقعی عملیە توانای ئەم جێبەجێکردنی ئەم دروشمانە و ئەم بانگەشانیانی ئەمە بۆ خۆیان خراپە یعنی لەسەر مزداقەتی خۆیان کەوتو پێش شتێک و لەسەر ئەو دیوەی کە باسمان کرد ئەوی پەیوەندی بەیەکێتیەوە بەیەکێتی ئەبێ ئەگەی لەوە بێکە بەباشی ئیستغلالی ئەو دابەشبوونە ناوخۆیانی کراوە بەداخەوە و تاکو ئێستا تاقعالیەتێک کە باسی بکە بۆ چارەسەرکردنی ئەم ناکۆچە ناوخۆیانە مەسلەی بەستنی کۆنگرەیە بە بڕوای من ڕۆژێک زووتر کۆنگرە بەستیەکەمە بەڵام بێگومان ئەبێ زمینەیەشی باشی بۆ ڕێی بخرێ بۆ ئەوەی لە کۆتاییە خودی ئەم بۆنەیە کە گرە و لەسەری ئەوەیە توانێت هیچ شتێکی باشتر بێ دروست بکە و نخبەیەکی سیاسی کەفۆتر بێنێتە ناوەم حزبەوە لە دامەدەستگاکانی دەوڵەتە بێ یان لە قیادەی حزبەکە خۆی بێ ئەم گرەوە بە پێچەوانە نەشێتەوە خوانە خواستت بێتەمە زیانی گەورەتر بۆم هێزە کا بە بڕای من لە کۆتاییە زیانە بێ بۆ تەجروبەی سیاسی کوردستان چونکە تەماشا بکە لە 25 ساڵی و 26 ساڵی ڕابردووە هێزێک کە توانێت ڕاگررتنی هاوسەنجی هەبێت لە ملوانی سیاسی ناوخۆیەکانی کوردستانە ڕاستیەیەکی بۆ یعنی ئەمە ئەگەر شەرمانەش بە هێزەکانی تر ئەزانن نەمواقع ئەزانن و تێکەن ئەگەر لە هەنی هەلومەرجینە ئاسایی و کاتی گرژیە لە نێوان لایەنەکانی تر ئەگەری چێتینە بواە لە ڕاستیە ملوانی نێوان پارتی و لایەنەکانی تر بۆی هەبوو لە شەڕی زۆر خوێناویە شەڕی زۆر خوێناوی تاوا بواەوە زیانی گەورەیان بەردکەوتە دلیش ئەوەیە دۆخی یەکگرتووی ئیسلامی لە منتیقەی بادینان و هەولێر دۆخی گۆڕان لە منتیقەی هەولێر و بادینان لەگەڵ هەموو گرژیەکە بینی بارگەکانیان ئەسووتیان ڕێ دام و لایەنگیدانیان بە لێشا و لیان ئەگیرێ بەڵام لێرە بەعکسەوە لێرەوە بە ئارەزووی دڵی خۆیانش نەسەر بارگەکانی ئەحزابی سیاسی وەداکەریانەوە یەکێتی و بەداخەوە ینی کار بگاتە ئەوەی ئەجواایەکی وا دروست کرێ لانی کەم ئەبێ وا بڵێن ئەجواایەکی وا دروست کرێت کە خەڵک نەفهمێتەوە لەوەی سەر دەستگای خەدەمی یانی ئەوە ئەمە خراپم پێم وایە پێش شتێک زیانی گەوری بۆوانێ بەڵام ئەوی پەیوەندی بە یەکێتی هەبێت بگومانی یەکێتی ئەبێ وەکو هێزێک
یەکەمین هەنگاوی چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانی خۆی باشە یادێکی تازەوە کاگادالە دوجارە گەڕێمەوەلات بەڵێ بیسەرانی خۆشەویست بەردەوام لەسەر پێشکەشکردنی بەرنامەی پارادۆکس لە رادیۆی گەلی کوردستانەوە سەبارەت بە دۆخی سیاسی هەرێم و خۆپیشاندانەکانی هاوڵاتیان و ئەو دەستێوەردانە ناوخۆی و ناوچەیانەی کە وەتێکدانی ئەزمموی هەرێمی کوردستان و بەتایبەتی لە ناوچەی ساوز هەیە بە میوانداری بەڕێزان کاک ڕێباز بێرکۆتی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر، جوتیار نووری ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی و لێپستراوی کۆمیسیۆنی بە دووەداچوونی ئەدای حکوومەت و پەرلەمان بەڕێز فەهمی بورهان، ئەندای مەکتەبی ڕێخستن و چاودێری سیاسی بەڕێز عەدالەت عەبدوڵڵا، ڕۆژنامەنووس و مامۆستای زانکۆ بەڕێز ئاسۆ شێخ نووری ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی و لێپستراوی کۆمیسیۆنی کۆنگرە. کاک ئاسۆ بێمەوە لای جەنابێت ینی ئێمە واقعەتیشە بێ بیر بکەینەوە کەوەیە بەشێکی ئەم کێشە گورسانە لە ئەزۆی حکومەت هەرێمی کوردستانە کە یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان و پارتیش بە پلەی یەکەم بەرپرسیارەتیان هەیە و بەشێکی زۆری پۆست و ئیمتیازەکان بەدەست پارتیەوەیە. بەڵام قسەکەی حکومەتی هەرێمی کوردستانیش ئەبێ وەڵام بە خواست و پێداویستیەکانی مامۆستایان و چین و توێژ و شەریحەکانی جیاواز بداتەوە. ئەو ئێمە زانیمان کە ئەم حیزبانە و ئەو هێزە لیبرالیست و پۆپۆلیست و پاوانخوازانەی هەن ئەیانەوێ لەبەر چنینەوەی دەنگ لەبەرەوەی کە خۆیان بێنە سەر گۆڕەپانی سیاسی و چەند کورسێک بەدەست بێنن گوێ نادەنەوەی کە خەڵک بێتە قوربانی دام و دەستگای مەدەنی بسووتێ. بەڵام قسەکەەوە یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان ئەبێ پرۆژەیەکیان پێبێ و ئەبێ وەڵام بم پێداویستیانی خەڵک بنەوە ئەم خەیرانە دارایە چارەسەر بکەن. ناکرێ مامۆستا 2 مانگ 3 مانگ جارێک موچە وەرگێ. حکومەتی هەرێمی کوردستان ئەبێ بۆ نمونە وەڵام داتەوە و نەخشە ڕێگایەکی هەبێ و ئەگەر نەکراقی چێکە ینی کابینەیەکی تازە پێک بێ بعد 20 شەوی تریش بێ ینی چی تێچێکە وەزیرەکان هەمووی بگۆڕدرێن. یعنی خۆ مادام یەکێکە لە داخوازیەکانی جەماوەر مامۆستایان و خۆپیشاندەرانی ئاسایینی وەزیرەکان بگۆڕدرێن زۆر ئاساییە. بەڵی من لەو پرسیارەوە دەست پێەکە ئێستا ئەمانەی کە داوای حکومەتی ڕزگاری نیشتیمانیە حکومەتی کاتی ئەکەن ئەیانەوێ لە ماوەی 3-4 مانگە ئەبێ ئەوە بپرسین ئایا ئەگەرم حکومەتی ئێستا هیچی پێ ناکرێ ئەوان چیان پێەکرێ لە ماوەی 3-4 مانگە؟ ئایا ئەوان چ زەمانەتی ئەتەن کە بتوانن موچە دابین بکەن بۆ ئەم خەڵکە و بۆ مامۆستا و بۆ فەرمانبەران وانە و بودجە بۆ ئەم میلەتە دابین بکەن بۆ پرۆژەکانی؟ ئایا وعدێکیان وەرگرتووە؟ ئایا ئەگەر حکومەتی عەبادی ئامادە نەبێت لەگەڵ ئەمانە معاملە بکە لەگەڵ ئەوانە ئامادەیە معاملە بکە؟ ئەمە خۆی پرسیارێکە کە بێت جوابی بین و ئێمە 2-3 مانگێکمان لە بەردەمە هەتاوەکو بەهار هەم هەڵبژاردنەکانی خۆمان هەم هەڵبژاردنەکانی عێراق دەکرێت. لەلایەکی کەوە خاڵێک هەیە کاگەنوەر بەسەلەی ئێستا ئەمریکا و هاوپەیمانی بەوازحی بە ئێوە ئەڵێ من معاملە لەگەڵ نێچیر بەرزانی و قوبە تاڵەبانی ئەکەم. دیارە ئەمە بەرنمەیەکی خۆیانیان هەیە بۆ ئەمە بەستە. ئێمە کاتی خۆی زۆر ڕخنەمانگەر لە مەسعود بەرزانی و توان بە قسەی وڵاتانی دەرەوەی نەکرد و ڕیفراندۆمی هەر کرد. ئەی باشە بۆ لێرە شاهە بە هەمان شێوە ئێمە گوێ لەمانە ناگرین کە بزانین هاوپەیمانی و ئەمریکا و هاوپەیمانەکانی مەبەستیان چیە لە معاملەکردن لەگەڵ ئەم دوو کەسایەتیە کە ئێستا ئەڵێ ئێمە لەم حکومەتە وەکو کاکفەنوشتی بۆچی لەم کاتا ئێمە نین لەباتی ئەوەی لە حکومەتەکە ئەکشێن و حکومەتەکە بەهێز نەکەین ئەم ئەزمونە بەرەو ئەوە بەرین کە بزانین لەگەڵ عێراقا بتوانین مافە دەستوریەکانی خۆمان بەدەست بێنین و بتوانین پشتیوانی نێودەوڵەتیش بۆ خۆمان پیا بکەین نەوەکو دژی ئەوە بین. لە هەموو حاڵەتێکە ئەرچی حکومەتە موچە و بودجە دابین بکە و خزمەت گوزاری دابین بکە بۆ خەڵکی کە ئەگەر چی بەداخەوەکو ئاماژەشت پێکرد ئەم خۆپیشاندانەی ئێستا کە داوای خزمەت گوزاریەکەن لە هەمان کاتە ئاگامان لێ خزمەت گوزاریەکانیان تێکەدا مەسە دایرەی کارەبا لە حاجیاوە ترومپای ئاوەکان و مزەخەکانیان شکان و دزیویانەوە براوە دواکات هێرشکردنیان گەیشتە سەر ئەوەی کە نووسینگەی یاخود بڵێن بەڕێوەبەرێتی شەهیدانی ناوچەکە وێران بکەن و هەچی کەلوپەلی هەیە بیشتێنە لە کاتێکا کە شەهیدانی مەڵێن سەروەرە هەمومانە و هەموو لایەک ڕێزی لێ ئەگرێت. حکومەتی هەرێمی کوردستان لەم کاتەدا ئەبێ هەموو هەوڵەکانی خۆی بخاتەگەڕ و واجبی ئەم لایەنانەشە ئەگەر بیانەوە حکومەتی هەرێمی کوردستان خزمەت بە خەڵک بگەیەنێ پشتیوانی لە حکومەتی هەرێمی کوردستان بکەن و ئێمە بتوانین لەم کاتەدا فشارێکی نیودەوڵەتی ئەمریکی و هاوپەیمانی ئەوروپی دروست بکەین لەسەر حکومەتی عێراق کە حکومەتی عێراق بتوانێت بێتە پێشەوە بۆ دابینکردنی بودجە و موچەی خەڵکەکە. باشە دوای دێم وڵات کاک ڕێباز بە بۆچوونی جەنابێت
حکوومەتیش بەرپرسیارەوە حکوومەتیش کەم تەرخەمە یعنی بۆ نمونە ئەبێلانی کە وڵام بە پێداویستی چین و چێژ و شەری حەجاوازەکانی کۆمەلگا بداتەوە وەلامان کە باسی ئەوەکرێکە ئێستا مادام گۆڕان لە حکوومەت کشاوەتەوە لە پەرلەمان ئامادە نەبوو سەرۆکی پەرلەمان بگەڕێتەوە پێ دوانێ کاراکردنەوەی پەرلەمانی ژۆڵیە بێ و حکوومەت دەبێ وڵام داتەوە یان بۆ چوونێکەی ئەڵێ ئەم هێزە سیاسیانە بۆیە زۆرتر نیگەرانن بە تایبەتی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی نیگەرانیەکان لەوە سەرچاواگرێ دوای 16 ئۆکتۆبەر و پرۆسی ڕیفراندۆم وڵاتێک تۆکانی ئەمریکا و فەڕەنسا ئەڵمانیا و بەریتانیا بڕیاریان داوە کە لەگەڵ سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت هاوکاری و هەماهەنگی بکەن و ئەمان بەمە نیگەرانن و ئەیانەوێ ئەمەش لەبار بەرن ئەمانە تا چەند دروستە سەبارەت بە ئەرکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هاوڵاتی مەبدەیەکی قانونی هەیە کە حقوق و واجبات هەیە حقوق و واجباتەکە دیاری کراوە کە هەرچی حکوومەت چیە و هەرچی هاوڵاتی چیە لەوەشا التزامات هەیە التزامیش مبدأەکەی چییە قیام بالعمل أو الامتناع عن العمل ئەگەر سەیر بکەی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە مەسەلەی سەرکەوتنی سەربەخۆی ئابووریدا موافق نەبووە بۆیە تووشی کۆمەڵێک گرفتی دارایی بووە و گرفتی هەیە و هەندێک کاری گەندەڵی هەیە لە هەندێک دام و دەستگاکانی حکوومەتدا و پێویستە چارەسەر بکرێت و درێژەی کێشاوە مۆزوعی گەندەڵیەکان ئەمانە ئەم تاکسازیانە هەموو حزبەکان باسیەکەین بەڵام لەسەر میکانیزمەکەی ڕێک نەکەوتوونەوە یا بە ئەنجام لێگەێنراوە یا مواسەساتی قەزایی مواسەساتی تەنفیزی بە واجبەکانی خۆیان هەڵدەستاون ئەوەش تعریفەی خۆی هەیە ئەوەش پێرێن المسؤولية التقصيرية تقصيرية كان مسؤوليتها تبارك بمثلا دور سياسي دهاوي كحزب كان أوها أم أويا أوان بدو فاقانا احتراما بويان احترام زور بويان بلا بدو فاقانا سياسة دكال أما سبو فيل كردن لشقام والعاطفة يخوفوا للدنقا لأننا موضوع انتخابات هدوتا بيشوا موضوعي أوها هدوتا بيشوا كمجتمعي دولي بشتواني لو تزدوا مينا برزة دكا لا فرصتيان في بدين وهمان وين كان عدالة شباز كده سيد كمثلا الرفراندوما أرينجمان بمجتمع دولي ندابوي على كواليات أي باش أي بوي استجيب بمجتمع دولي نادي بعدما إما بادرت الرابر دول جرين وكو عربية كاريات دروس المستعصلة إما نشتك جان ما في جيشتوا بازار اشترى الجانة ما تينيكا بوي فرصة طول إسراء بدري دوري خوان ببينن وأجر مدتكي تيفر دريجين شيشا بحلوي هذا وهي باشترين فرصة إيسا وهمو هذا السياسي كان يهريم كردستان وأوي ذلك بمسؤوليتك وأوي التزام بفيروينا وخو برنامج كاري خويك كالزماوري كردستان وشيارة واشتكان بيني دعاية كان بيني دعاية كان جواني كارين لوش مبدأ قانوني هي المبين على من أدعى واليمين على من أنكر شيء إنكاري كان اشتكى بسون بخواني أمس لو أنا ده أوان بعدين لفيرو برنامج حزب كان حملة براني كومال حملة براني نوي جوران حملة عندك عذابي تريش كبراني برز بجدار بوي برنامج كبنايان هنا التزام بمفيرو برنامج وبو برنامج كاري خوام كنت هموي بو خدمة وزاري كردستان هموي بو عدالة اجتماعية هموي اشتكاني باشا بابينوكو كردار فرصتو دوبرا بدري باش أو رئيس كمجتمعي دولي باشا كاغري باز دوزار گەڕێمە ولات کاک جوتیان نوری جنابتان لێپسرای کۆمیسیۆنی بە دواداچوونی ئەدای حکوومەت و پەرلەمانە لە ئەنجومەی ناوەند ئێوە لە ماوەی ڕابردوودا ئەو راپۆرتانەی ئامادەتان کردووە چی بوو ینی بۆ نمونە گرفتە سەرەکیەکانی حکوومەت چییە کە وەڵام ناداتەوە بە خواستەکانی خەڵک ینی خەڵکی زۆر گلەی لە نەعەدالەتی و ناشەفافی هەیە ینی ئێوە بۆ نمونە ڕێگا چارەیەک نەخشە ڕێگایەکتان پیشان حکوومەت نەداوە لانیکەم بۆ هاوکاری پیشانێکێتی نیشتیمانی کوردستان نەداوە یا ئێستا ئێوە تێڕوانینی ئێوە سەبارەت بە ئەدای حکوومەت چییە حکوومەت ئەتوانێت لەم قەیرانە دەربازی بێ لەم پیلانژێڕیە عێراقیە ناوچەیە کە هەیە کە هەمووتان تۆک بوون لە سەرۆیکاوێ ئەم ئەزمونە لە ناوبەرێ و بە تایبەتی لەژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەست پێ کردو ئێمە بە خۆشتان نەزان کە پیلانژێڕیەکە وەکو پێشتری جەنابتان گەورەیە بە تەنها ئەوە نییە کە ئەم هێزە سیاسیانە جۆرێک لە کار ئاسانیەکەن بۆ تێکدانی ئەزمونونەکە و بۆ سووتانی دابزی حکومیان بەڵکو پیلانەکە لەوە گەورەترەوە بۆ لە لێدوانێکی جەمیل بایکم لە بەردەستاڵێ حکوومەتەکەش بێ ئەبەم شکڵە بەم فۆرمە پێک بێ هێزێک لە دەرەوە
دەرەوەی کوردستان لە باکووری کوردستانەوە دێ ئەڵەیە بێ حکوومەتەکە ئەم بەم فۆر مشکلە دامەسرێ من ئێمە وەکو کۆمیسیۆنی خۆمان و کۆنجمەی ناوەندی لە بدایەتەوە کە ئەو کۆمیسیۆنە دانراوەوە لەگەڵ هەموو حکوومەتەکانیانی هەر ئێستانە لەگەڵ حکوومەتەکەی کاک بەرهەم پێشتر وە هەموو ئەو راپۆرتانەمان ماوە کە پێماوتون ئێمە ئەوە نەمان لەسەر بووە گەڕای مدۆداچونمان کردو بۆ خەلەلی هەم حکوومەتەکە هەم خەلەلی ئادای ئەندامانی ئێمە تەبیعەتی ئەنجومەنەکە ئێمە ئەوەیە ئەندامانی ئێمە لە حکوومەتەیانی لە بەرپرسیەکەمەوە بۆ خواری خوارەوەکو تیمی ئێمە لە حکوومەتە چەند بەشداری کردووە و لە هەموو شار و شارۆچەکانە ئێمە راپۆرتەکانمان ماوە بە وردیش هەمووی بە دقیقی کردومانە لەسەر پرۆسی نەوت پرۆسی سینۆت بەعام و ئێمە لە حەزەی خۆمان وتووە بە دوواداچوونێکی زۆرمان کردووە لەسەر تۆش خاڵ چیتان وتووە جەبا من نەچمە سەر ئەوە ئێمە لەو ماوەیە زۆرمان باس کردووە لەگەڵ مەکتەبی سیاسی خۆمانە داوامانە بەڕسمی ولا هەتا وەزیرەکانمان کردو بۆ ئەنجومەنی ناوەندی و لەوێ وەزیرە بۆ محاسبە کراوە وەزیرە بۆ دەستخۆشی دەکراوە و لەسەر تەقیرەکانی ئێمە بۆ کۆمیسیۆنی خۆمان کا بە دوواداچوونمان کردو بەڵام ئێستا وەزعەکە بەڕاستیم پێم وا بێت فەرقی هەیە لەگەڵ پار و پێراروانەیە ئێستا من پرسیارەکە بنەوەی کاکەم بێ مەسەلەن بڵێن دەبێت چێتی چی بکە چارەسەر چییە یعنی سایمە هەموو برادران کۆگمون لەسەر کۆمەڵی خاڵ کە پلانێکەیە کە باودۆخی کوردستان خراپە کە ئیستیقلالێکەیە هەموو ئەوانەمان باسکرەمومان بەڵام نەتیجە ئێمە کادرین حیزبی خۆمانین ئێمە چێتی بەمان دەرکەوە لەسەر چێتی ئەوەی پلان هەیە ئەوەنە کەمتر لە سەشتەکانی تر هەیە چی بکەین باشە چێتی بەم شلوپلیەوە ئەتوانێم ئەم موامەرە و ئەم وەزعا ئەم دۆ خراپی خەڵک ئەم قەیرانانە چارەسەرکە من بە چەند خاڵێ باسیەکە مەگەر ڕێگا هەبێ کە من شێتی بە گرنگ گەزانم لە معادلەیە یعنی چێتی لە معادلە سیاسی ناوچەکەیە لە معادلە سیاسی کوردستانە بە حیزبێکی زۆر گرنگ ێزانم نەک ئەوە ڕێی خۆمانە کۆچێتی ڕێی لایەنەکانی تریژ وایە بۆیە چای زۆر لەسەرە دەبێت یەکەمیان تیمی یەکێتی لە حکوومەت هێرێم زۆر بەڕاشکاوانە و بەڕوونی کارکە لەسەر چاکردنی حیاتی خەڵک و ئەگەر پێمان ناکرێ ئەم بەڕسمی مووقفی خۆمان هەبێت ئەو تیمەی ئێمە تیمەکەمان کە پێگاتۆ لە جێگری سەرۆشی ئەنجومەنی وەزیران بۆ خواری خوارەوە چونکە ئێمە خۆتان نەزانن لەم ناوچانە وەزع باشی هەر بە ڕوویەکێتی بێتەوە وەزع خراپی ئێستا گردیقەت بی ئەبێ ئێمە حیمای خەڵک بکەین ئێمە حیمای دەستگاکان بکەین کە لە سلێمانی محافظ گۆڕانە کە زۆر لە مدیر عامەکان گۆڕانن ئێستا گرتوون من بە ژمارە بۆ دەژمێرم کە لە سلێمانیە ئێمە عقلێتین لە دایرەکانە ئێمە عقلێتین ڕاستە ئێمە قاممان هەیە کەسێکی یەکتیڤە مدیری ئاسایشمان هەیە کەسێکی چالاکە بەڵام بەعام بەرپرسەکانی تری کارەبا بەرپرسەکانی تری شارەوانیەکان و دایرەکانی وەکو تربیە کە دایرەی حساسن بەدەست خەڵکی بەدەست گلانەکانی ترەوە بە اتفاقێکی ئیداری کردومان لەگەڵیانە ئەبێ ئەمە ساخێنن لەگەڵانە تیمی حکوومەتی ئێمە لەگەڵ کولی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم مەسەلەیە ساقاتەوە ساقی کاتەوە بەوەی کە بە جەنتڵمانانە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێرەمە پرۆژەکەمانە دەبێت لێمانی تۆ کە گۆڕا لێرە مەسئولی بەم پرۆژەیە التیزام کەیت یعنی حکوومەتایەتی ئاوەها کرێت و پارتیش بەڕاستی ئێمەش فشارکەین لەسەر پارتی لەسەر بەرپرسەکانی پارتی کە تیمەکەی ئێمە وەکو حکوومەت بۆ چارەسەرکردنی قەیرانی خەڵکووانە زۆر شەفافانە و باسی کەین لەگەڵیانە دووەم خاڵ کە زۆر گرنگە ئەویژەوەی ئێمە لەگەڵ بەغاچی بکەین من پێما بێچێتی نیشیمانی کوردستان خۆی لە معادلی بەغا و هەرێمی کوردستانە ڕقەمەکە نەک ئێستا لە زمانی کۆچکردومان مام جەلال ڕقەمێک بۆ تا ئێستا هەموو ئەو مفاوەزاتانی کە کراوە لەگەڵ بەغا و لایەنە سیاسەکانە یەکێتی و بادیر بووە لە زمانی شاخیشەوە و هەمووشیان واڵێن بەرپرسەکانی بەغاژ واڵێن دەبێت یەکێتی ئێستا تیمە دروستکە بۆ مفاوەزاتێکی جدی و بەعەلەنی کە بەغا بەڕاست لەگەڵ ئێمە ڕێناکەوێ یا بە پێچەوانەوە ئێمە حکوومەتەکەی ئێمە و ئێمە هەندێک نقاتی زعیفەیە بەدەستیەوە ناین لەسەر مەسایلی گومرگو لەسەر مەسایلی فڵان و فیسار ئەمە ساخینەوە بۆ خەڵک چکە خەڵک ئێمە بە پرس زانێ کاکە بە باوکمان نەزانێ باوکە بێ شتەکانی بە وازەحی بە خەڵک بڵێ سێمیان لەگەڵ لایەنە سیاسەکان کاگەنۆر لەگەڵ لایەنە سیاسەکان ئێمە بەم نەرموشلیە لەگەڵیانە قسە نەکەین بە سەڵاحەت قسە بکەین مەسەلەن بۆ نمونە ئێمە پەکەکە لەسەر پەکەکە تووشی عیبە بوون لەگەڵ تورکیایە ڕاستە مووقیفێکی نەتەوەییە ئێمە پەکە بە خەباتکەرێکی نەتەوەیە زانین بەڵام گەر تۆ دیقەت بی یەکێتی نیشیمانی کوردستان بەرپرسەکانی یەکێتی نیشیمانی کوردستان دەستگاکان یەکێتی نیشیمانی کوردستان لە توڵ تاریخی ئەم 15 ساڵی ڕابردووە ئێمە یەک لەحظە لەگەڵ پەکەیە مساوینمان نەکردووە دژی نەبووین
بە پێچوانە و هاوکاریمان کردوون هاوکاری نەخۆشەکانمان و تورکیا بە سرعات پێوتوینەمە یعنی معقولە ئێمە 15 ساڵ لەسەر پەکەکە تورکیا عاز دەکەین کە تورکیا دەوڵتێکی گەورەی زلهێزی ناوچەکەیە ئێمە هێزێکی پسیکۆلەی لە مەنتیقەیە لەسەر پەکەکە لەسەر مووقیفێکی نیشتیمانی نەتەوەی ئێوە بەڵام ئەو لە لەحظەیەکە کە موامرەی لەسەر ئێمە هەیە بە پێچەوانەوە ئەو دەورێکی خراپە بینەوە تەسریحی خراپەیە دەبێت ئەمە پێچینەوە و قسەی جدیان لەگەڵا بکەین من ناڵێم دژنایەتیان بکەین ناڵێن مەکو خەڵکی تر بەڵام ئێمە قسەی جدیان لەگەڵا بکەین و بۆ ئەمە تیمێک پێک بێنین بە جدی بچینە پێشەوە چوارەم لەگەڵ دەوڵەتە دراوسەکانمانە کاک ئەنوەر ئێمە دەوڵەتە دراوسەکانمان دۆستمان بوون بۆ دۆستمانن ڕاست ڕیفراندۆم کرا ڕیفراندۆم بەدڵیان نەبوو مەسەر ئێران لە وەتەی جمهوری ئیسلامی ئێران هەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە دۆستێکی جدیە و مەسلحاتیشمان پێکەوە هەیە یعنی ئێمە چەند پێویستمان بە ئێرانی ئێران ژۆنە پێویستی بە ئێمە هەیە چونکە ئێرانیش حدودێکی زۆری هەیە ئێمە بەمان پاراستووە معارەزێکی زۆری هەیە ئێمە لێرە دامان ناون لەمان نێشتووە نەشاتاتی چەکگاری بە تایبەتی تیمان پێماوتون ناکری ئێران لە لەحظەیەکە من دقیقەن هینم نییە ینی بڵێن وەڵام معلوماتێکی دقیقم پێ بێت لەسەر مەسەلەیە بەڵام دەبێت جارێکی تر لەگەڵ ئێرانە ئێمە بچینەوە سەر مەفاوەزاتێکی جددی و بە قسەی جدیان لەگەڵا بکەین کە ئێمە هەم مەساڵحی ئەوانە پارێزین و دەبێت ئەوان شایان لە مەساڵحی هەرێمی کوردستان بێ بە هەموو پێکاتەکانیەوە هەرێمی کوردستان معنایەوە نی ئێمە بڵێن وڵات دژی خۆپیشاندان باسیەوە ناکەم باسی جا بە عەرز دەکەم باسی خۆپیشاندان ناکەم باسی تێکگانی هەرێمی کوردستانەکەم باسی تێکگانی ئەم کیاناکەم کە دەستێگەی ئەوەی کیانەکە هەمووی تێک بات هەرێمی کوردستان نامێنێت خوا بەگەر نمنەکەی ماومە هێشتا پێنجەم ماوە پێنجەم خەڵکە ئاشکردنەوەی خەڵکە کاکە یعنی ئەم هەموو لە ئەم شتە باسمان کرد لە تیمی حکومەتەوە لە بەغاوە لە لایەنە سیاسەکانەوە لە دراوسەکانمانەوە ئاخر جار کە گرنگە زۆر خەڵکە ئێمە چۆن خەڵک گاشکەینەوە خەڵک بە جددی کۆڕکۆبنەوەی لەگەڵا بکەین تیمی بۆ دروستکەین لیژانی بۆ دروستکەین نەکێتی نیشتیمانی لەمانە من نازانم ئەین جاران نەکێتی سەرمەشقی ئەم شتانە بوو ئەنجومەنی دروستە کرد لیژانی دروستە کرد کۆبوونەوەی کرد لە مزگەوتەکانە لە دێکانە بۆی بزانێ خەڵک بەڕاستی چۆن جارێککە بخینە سوورەتەکەەوە ئێمە بەشێکی نە خەڵک بەشێکە لە ئێمە هەموو ئەم شتانە بەچی ئەکرێت کاگەنۆر بەچی ئەکرێت بە تیمێکی تۆکمەیە چێتی نیشتیمانی ئەکرێت تیمێکی تۆکمەی چێتی نیشتیمانی کوردستان لە سەکردایەتی و مەکتەبی سیاسی دەبێ هەر ئێستا قۆڵی لێ هەڵماڵێ بەدەر لە قسەکردن بە یەکتر واز لە قسەکردن و ئەوانە لێ بگەن چونکە هەمویان خەتەرەکە بۆ خەلەوانە دێمۆلات ئەسمە لای کاک فەهمی ینی ئەوە کاک جوتیار بەشە لە ئەڵتەرناتیڤەکانی تەرەح کرد بەڵام متەسەوری من ڕەنگ نییە بەم ئاسانیە بەم پەلەپەلە جێبەجێ بکرێ و هیواداریشم ئەوانە اختراحی زۆر بەجێن بەڵام قسەکەوەیە کە ئەوە کاک جوتیار باسی پەکەشی کرد ئەڵە معقولە ئەوتی 15 ساڵ ئێمە لە دروستبوونی پەکەکەەوە لە 15 تەباغی 1964 ئەوی کەم زانمیچێتی نیشتیمانی کوردستان هاوکاریەکە ئەم حیزبە پارە چاک ئیمکانات هاوکاری دروستبوونی کەچی ڕاست دەکات لە مەرحەلەیەکی ئاوا کە بارودۆخی یەکێتی نیشتیمانی تووشی خۆپیشاندانەوە بێتەوە پاکە بەشێکە بێ لە پیلانجێڕێکە و ئەوی کە ئێستا لە بەردەستمە لێدوانی بەڕێز جەمیل باییکە کاگاسۆ چاوی لەیە کە فۆرمی حکوومەتەکە ژەڵێ بێ ئاوا بێکە لە داهات و تەشکیلیەکان و لەم سەرەوە بۆ نە کۆمەڵی ئیسلامی ئەمە تەجربەیەکی کۆمەڵی ئیسلامیمان هەیە کە لەگەڵ ئەنسار الئیسلام لە هەڵەبجە چیان لە خەڵکە کرد و جۆرێک لە حکمی تالیبان و ئەلقاعیدە بوو لە هەڵەبجە و خورماڵ بەڕێوەیانە بەرکەچی ئێستا هاتووە خۆی کردووە بە پێشڕەوی جەماوەر و داوای ئازادی بۆ خەڵکەکە و داوای ڕەفاهێت و داوای خۆشگوزەرانیەکە و یەکگرتووی ئیسلامیەوەی کەوتی کە عەدالەت دوتی مخەڕەکانیان لە دۆگە سووتێنن کەچی دێن لێرە خۆپیشاندان و اعتراز و ناڕەزایەتیەکەن بچوتنەوەی گۆڕانە و تۆ خۆ دەتوت حکوومەتەکە خۆی لەگەڵ پارتی پێکێنێ کەچی ئێستا خۆی لە حکوومەتەکەی و لێرە کشێتەوە دێ لە سلێمانی کێشە و بەزم دروستەکە یعنی پێ دوایە خەڵک بۆچی لەم هەڵوێستە پۆپۆلیست و لەم هەڵوێستە دووفاقیانەی ئەوان چۆن تێبگەێنرێ خەڵکە ئەوە لە بەر خاتی خەڵک نی ئەوەی ئەوانەی لێن و ئەیکەن بەڵکو لە پێناو بەرژەوەندیەکانی خۆیانە چۆن ینی بۆ ئەم سوورەیە بدرێ بە خەڵکەوە کۆمەلی ئیسلامی لە هەڵەبجە ئەوە پەکەکە لە ڕۆژ ئاوە ئێمە من دوێنێ میوانەکانم کۆمەڵک لە حیزبە سیاسەکانی ڕۆژاوای کوردستان بوون ئەڵێ هەموو سەرکردەکانی ئێمە خستۆتە زیندان پێدا لە ڕۆژ ئاوە ینی پەکە ئەتوانێت نمونەزەجی باشتر لەمە پێشکەشکە
خۆی لە ڕاستیە ئەوەی کاکجوتیار باسی کرد من خۆم پێم وایە حقیقەتی زۆری تیا بوو و دیمەنی سیاسی کوردستان و ناوچەکە و دابشکاریەکان بەم جۆرەیە و ئەمە هەمووی بەسەریەکەوە پێویستی بەوەیە کە لە ڕووی استراتیژیەوە پلان و نەخشەی بۆ هەبێت لەباری نەزەڕێەوە بگوازرێتەوە بۆ جێبەجێکردن ئەمە خاڵێکی تر بەفعلی من پێم وایە کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەتی لەو ناوچەی کە پێی ئەوترێت دەڤەری سەوز بەم جۆرە نەکەوتونەتە ژێرباری ئەو ئەجندایی کە لەسەر ئاستی ناوچەیی و لەسەر ئاستی ناوخۆیی دانراوە جێبەجێ بکەن هەر بۆ نمونە پێش ڕوودانی توندوتیژیەکان خۆپشاندانی نۆرمال و سۆزی خەڵکی کوردستان لەگەڵ دەنگی ناڕەزایی مامۆسایان هەبوو پشتیوانیەکی گەورەیان هەبوو هەتاوەکو مامۆسایان بە شێوازێکی ڕەوا بە ئالێتێکی ڕەوا داوای بەدیهێنانی ئامانجەکانیانە کرد خەڵک حکوومەت هێزەکانی ناوخۆ هەمووی پشتیوانی بوو بەڵام کاتێکە ئەحزابی معارەزە یان ئەو هێزانی کە ئاەوێ ئارامی ناوچەکە بە تەواوی تێکدەن توندوتیژی لێ ئەکەوێتەوە من پرسیارێکم کوان ئەو مامۆسایانی کە لە خۆپشاندانە توندوتیژەکانە هەبوون لە ڕاستیە مامۆسایان و کۆمەڵانی خەڵکی کوردستان نەچوونەتە ناو خۆپشاندانێکەوە کە ئەم خۆپشاندانە ئینتاجی توندوتیژی و ئینتاجی وێرانبوونی ئەم بەشی کوردستان بکە کە پێی ئەوترێ زۆنی سەوز بۆیە ئینسان بە ئینسافەوە تەقیمێکی خۆپشاندانەکان بکات زۆر بە وازحیتی ئەگەر ڕاستە فشارێکی گەورەی ئەعلامی هەیە ڕاستە فشارێکی گەورەی ناوچەیی هەیە بۆ تێکدانی بارەدۆخی ناوچەکە بەڵام بەقەد ئەمە هاوڵاتی لە کوردستانە بەم جۆرە نەچوەتە ژێرباری ئەم جۆرە ئەجندایەوە ئەمە خاڵێکی تر یەک بابەت بۆتە فاکر لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەتی لەم زۆنە کە خەڵک ئەپرسێت معارەزە کە بەشێکی زۆریان سەدان هەزار دەنگیان لە هەولێر و لە بادینان هێناوە خێرە ئەم هەموو بانگەشەیە لێرە ئەکەن ئەم لە هەولێر و لە دووەک ناکەن کە لە ڕاستیە من هەرگیز تەمەنای ئەوە ناکەم ئەم بارودۆخە خراپ و دژوارە لە هیچ شارێکی کوردستانە دروست بێ دوجار کوردستان یەک پاکێجە یەک وڵاتە دەبێ هەمومان هەوڵی پاراستنی بدەین بەڵام لەگەڵ ئەو هێزانی کە تو ناودێنان لە ڕاستیە من پێم وایە برانی پارتی دیموکراتی کوردستانی هێزێک بوون لە ڕاستیە خراپ تەعاملیان لەگەڵ ئەم نیەتانی یەکێتی نیشتیمانی کوردستانە کردووە لە ڕاستیە ئەم هێزەش تاکو ئێستاکە وەکوەوەی کە پێویستە نهاتۆتە ژێرباری چاکسازی لە حکوومەتە نهاتۆتە ژێرباری ئەوەی کە موسساتی ئەم دەوڵەتە فعلەن بکرێ بە موسسات ئێستاکەش لە هەولێر ئەندامی ڕێکخراوێک مەسئولی ناوچەیەک دوابڕیار لە کۆی پرسە ئیدارەکانەدا لەو شارەیە بۆیە من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان کەوتوتە بارودۆخێکەوە کە من ئەو هێزانی کە دۆستی بن بەڵام لەگەڵیان من پێم وایە خۆشببختین بەوەی کە خەڵکی کوردستان خۆی پشتیوانێتی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی پشتیوانی ئەم هێزە بوون ئەگەر ناتۆ کاتێک هەمومان باسی ئەم هەموو دژوونیارە ئەەکەین ئەگەر یەکێتی خۆی هێزێکی بەقەوەت نەبێت و هێزێک نەبێت لەسەر ئاستی شەقام پشتیوانی نەکرێت بە بێگومان بەرگەگرتنی ئەم هەموو ئەجندا جیاواز و دژ و ئەم هەموو ڕقی کە دەرحەق بەم ناوچەیەکرێت بەرگەگرتنی کارێکی ئاسان نییە بۆیە من پێم وایە ئێستا ئێمە لە بەردەم سێ ڕێگەیە ینی ئەم سێ ڕێگەیە بۆ کۆی هێزە سیاسیەکانی کوردستان و لە ناویشە بۆ یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان زۆر پێویستیەکی حیاتیە و دوجارش بۆ پاراستنی تەجروبەکەمان ئەوانش بریتین لە ئەنجامدانی چاکسازی سیاسی چاکسازی حکومی و لە ڕاستیشە چاکسازی حزبی ئێمە بیرمان نەچێت بارودۆخێک دروست بووە کە لەسەر بنەمای کار و کاردانەوە سیاست ئەکرێت لەم منتیقەیەوە ئەم بارودۆخە وای کردووە لێکدانەوەی زانستی خوێندنەوەی بابەتی بۆ ڕووداوەکان نەبێت یعنی من حەز ئەەکەم تێبگەین لەوەی کە ئایا برایانی گۆڕان ئایا برایانی کۆمەڵ فعلەن ئەیانەوێت ئەم تەجروبەیە تێکچێت فعلەن ئەیانەوێت بارودۆخێک دروستکەن کە ئەوەی کە 26 ساڵە خۆمان ئیدارەی ئەدەین کۆتایی پێبێت ئایا فعلەن گۆڕان و کۆمەڵ بوونەتە بەشێک لەو ئەجندایی کە عەبادی ئێساکە لە بەغاوە قیادەی ئەکات فعلەن بوونەتە بەشێک لەو ئەجندایی کە دژایەتی ئەو خواستەکەن کە لەسەر ئاستی نێودەوڵەتی هەیە بۆ کوردستان ئەگەر ئەمە هەیە بەڕاستی مەترسێکی گەورەیە دەبێت خۆپیشاندانی تر بکرێ بۆ پاراستنی ئەم تەجروبەی کە ئێستا هەیە دیسان سڵاو گوێ لەو پرسیارەی کاکفەهمی بوو یعنی پێ دوایە هێزەکانی باشووری کوردستان ئەم بە تایبەتی گۆڕان و کۆمەڵ و جوڵانەوەی نەوەی و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەریەوەی کە وەکو دیاریدەیەک تا سەڵدە پێ دوایە یعنی ئەیانەوێ ببنە بەدیل یان بەشێکن لەو ئەجێندایی کە هەیە بۆ نمونە باز لەوە کرێکە هەندێک هێز لە بەغا پشتیوانی لە عەبادیەکەن بۆ گەڕانەوەی لا مەرکەزی و هەڵۆشانەوەی فیدرالی و لا مەرکەزیەت لە پارێزگاکانە جێبەجێ بکرێ پێ دوایە ئەگەر مەسەلەم هێزانە بیانێ بنە بەدیل و ئەڵتەرناتیڤ بێت لە گەرگای سندوقەکانی هەڵبژاردنەوە بێ ئەگەر بیانەوێ ئەزمموی هەرێمی کوردستان لە ناوبەرن ئەبێ یەکێتی نیشتیمانی و حکوومەتی هەرێمی کوردستان لەو بارەیەوە وەزعەکە بۆ خەڵک ڕۆشن کاتەوە کە ئەمە ئامانجەکانیان ئەمە هەستەکانیان چکا ئێمە بۆ نمونە پەیپەرێکمان لایە لەو پەیپەرە یەکێ لەو هێزانە
نەخشەی پێش خۆپشاندانەکان نەخشەی خۆپشاندانەکانی داڕەشتووە چێ بەرپرسی چێ بەرپرسی چێ ئەگەر ئێمە سەرکەوتین پێگەوهینی ئێمە چیە بێ ئەگەر ئێمە نەمانتوانی چیتر ئەم دەرفەتا خۆزێتەوە وەحاصل ئەگەر ئەو پەیپەرا بینی ئەم هێزە هێندەی بیر لە بەرژەوەندەکانی خۆی ئەوی کە چۆن ببێ بە هێزێکی باڵادەست و کورسی زۆر بێنێ لە هەڵبژارنەکانە هێندەمە بەسیەوەنێ کە خەڵک نەکوشتێ و خەڵک نەبێتە قوربانی دام و دەستگای حکومی نەفەوتێ نەسووتێ بەڵێ خۆی ئەگەر گریمانەکە ئەوە بێکە لە ژیانی دیموکراسیە ممکنە بەدیل هەبێ بۆ ئەو هێزانەی کە لە حکوومەتان ئەمە حاڵەتێکی سروشیە گەر وەکو گریمانە وەریگرین بەڵام ئێمە دووشتمان هەیە دوو کێشە لە ڕێگایە کێشەیەکیان ئەوەیە کە خۆی تەمەنی ئەم حکوومەتە هەمووی 5-6 مانگێکی ترە ئەمە یەک دوو هەر هێزەکە خۆشی بەبەدیل بزانێ هیچ دەرفەتێک و هیچ ئاسۆیەک نییە توانای چارەسەرکردنی قەیرانە ئابوور و سیاسەکانی هەبێت کە ئەمە کراوەتە ئەگەر تۆ تەماشاکەی ئەمە کراوەتە تایتڵی ئەساسی بۆ تەڕەحکردنی بەدیل یعنی تۆ ناتوانانی خەڵک بڕێنیتە سەر شەقام ئەگەر فعلا خەڵک کێشەیەکی واقعی و مۆزوعی نەبێت کە ئەم بۆ کێشەی هەمومان نەزانین کێشەی و خراپی باری دارایی و ژیان و گوزەرانی خەڵکان تۆ ئەگەر ئەم قەزیەیە نەبێت کە قەزیەیەکی بابەتیە واقعیە ڕەوایە ناتوانانی خەڵک بڕژێنیتە شەقام ناتوانانی تەنانەت بە ناویانەوە قسە بکەی بەڵام کێشەکە لەوەیە ئەم هێزانە خۆشیان نەزانن لە خیلالی چەند مانگێکی کەمەکە تەمەنی ئەم حکومەتەی تیان ماوە لە ڕاستیە توانای جێبەجێکردنی هەموو داواکاریانی نابێت کە خۆی داوای پاڵپشتیان بێکە بۆ چکە مەسلەکە ئەزمەیەکی مالیە کە چارەسەرکردنەکەی تەنها لە دەسەڵاتی لایەنی کوردیانە لە دەسەڵاتی حکومەتی عێراقیش هەیە باش ڕەنگە ئەو هێزانە خۆشیان بزانن بە درێژایی ساڵانی دوای 2023 تا ئێستا ڕاستە بەناو بە پێی دەسوور بە پێی ڕێکەوتنامە و تەوافق پشتی و لە ساحەوە بووە لە داهات گشتی عێراق بەڵام کەی خۆ بڕۆ لە وەزیری پێشووی دارایی بپرسەکەی لە ساحەفەکە نێردراوە بۆ هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەش بینیمان چ دۆخێکی ئابووری باش لە کوردستان دوایی کە بودجەکە ئەبردرێ بێگومان ئەو فەراغە مالیە کە لە کوردستانە دروستە بێ قەیرانی بەدوای خۆیان هێنی ئایا ئەم هێزانەی کە وا دابین ئەیانەوێ ببن بە بەدیل لەم ساتە وەختە مێژووی یەکەمەی کە لە بەردەماهەیەتە هەڵبژاردننی داات و ئەتوانن و خێرانە چارەسەرکردن ڕاستیە تەنها یەک گریمان هەیە ئەویش ئەوەیە ڕێک کەوت بێتن لەگەڵ حکومەت عێراقی بە شێوەیەکی مەبدەیی بە تایبەتی کە لەم ماوەیە چەندین وەفدیان لەگەڵ بەرپرسانی حکومەتی عێراقیە کۆ بوونەتەوە یعنی هەموو هێزانەی کە تۆ ناوت بردن هەمویان تقریبان سەردانی بەغدایان کردووە یان ئەوەیە ڕێککەوتون لە ژێرەوە کە حکومەتی عێراقی خاوەن دەسەڵاتێکی گەورە بێ لەم ناوچەیە کە پێ وتی ناوچەی سلێمانی و بە شێوەیەک لە شێوەکان دەسەر بیرۆکەی محافەزات جارێکی تر ئەم ناوچەیە گرێ بدەنەوە بە حکومەتی عێراق کە ئەمەش بە بڕای من لێدانە لە هەم لە هەرێمی کوردستان خۆی و هەم سبەینێ شکۆی خۆشیانی تیاشکێت چکە حکومەتی عێراقی چوو بێتە هەر شوێنێک و دەسەڵاتی بەسەر کۆتایی بە لە ڕاستیە هەموو تایبەتمەندی چی و شوێنانە هێناوە و دلیل ئەو منطقانەیە کە ئێستا لە بندستی دوای شەڕی داعش لە ناوچە سنە نشینەکان لە ڕاستی ئەوەی کە حکومێکە بریتە لە حکمیی عسکەری و حەشدی شعبی و ئەو دام و دەستگایانەی کە ڕاستەوخۆ گرێدراوی حکومەتی مرکزی بۆیە خصوصیەتی تەنانەت محافظەش نەماوە ئەمە شەکە واکە ئەمڕۆ بەشێک لە سونەکانی عێراق ئەوانیش داوای ئەو بکەن کە ناوچەیەکی فیداڵی تایبەت بخۆیان هەبێ لەسەر نموزەجی هەرێمی کوردستان کازانن تەجروبەی دەوڵەتی مرکزی لە عێراق تەجروبەیەکی فەشریەنەوە کەواتە ئەو گریمانەی کە لای میێزانی خۆشمانەیە کە ببن بەدیر بۆ چارەسەرکردن ئللا لە حاڵەتێکە ڕاستە کە لەگەڵ حکومەتی بەغایە ڕێکەوت بێتن سلێمانی بگرێ بدەنەوە بە حکومەتی عێراقیەوە ئەجنا هیچ حلێکی تر نییە و ئەوان ئەگەر گرێویشیان لەسەرەوە بێ بەغدا بە کێشانە چارەسەرکە ڕاست نییە واقعی نییە ئەمە عملی نییە ئەمە یعنی جۆرێکە لە ڕاستیە لە پێدانی زانیاری هەڵە بە ڕایگشتی چونکە حکومەتی عبادی خۆی کێشەی دارایی ئێزگار گەورە هەیە وڵاتی عێراق وڵاتێکی زۆر قەرزدارە بە ئاسانی ناچێتە ژێرباری خەرجکردنی پارەیەکی زۆرەوە بۆ هەرێمی کوردستان و بە دڵنیاییەوە ئەوێ بەپێی مەرجەکانی خۆی بێتە پێشەوە ئەمەشە تاکو ئێستا خەلەلێک بۆ ئەوەی گفتوگۆکە وەکو پێویست نەچێتە پێشەوە بۆیە ئەبێ لە سیاستکردنە لە ڕاستیە ئەم هێزانەی کە لە بەشی هەرە زۆر یان وەکو چالاکی و زموزوو لە ناوچەی سنووری بابینی سلێمانی و پارێزگای هەڵبجەیە کۆبنەوە ئەبێ واقعی بن لە سیاستکردنە ئەبێ یعنی شعارێک بەس نەکەنەوە کە نەتوان دوایی خۆشیان جێبەجێ ئەبێ شتێک داواکاری ینی سەخفی داواکاریەکان بەڕادەیەک نەبێت کە لەو سەرەوە یەخی خۆ ینی بۆ نمونە ئەگەر تۆ بە لۆژیکی کەمینە و زۆرینە بتەوێت کۆتایی بەدەسەڵاتێک بینی کا کەس بینێمە یەخی خۆش دەگرێت بینی هەر کەسێک لە کاتی ئەزمەیەکە
ئەزمێ دروست بێ لە کوردستان یەخی بە خۆتەکرێەوە بۆ بەشەڕ و بەفی شەک باش بامە نەبێتە کللتور لە ڕاستی مەشتێکی زۆر کاگادالە دوجارە گەڕێم وڵات بۆ کۆتای بەنەمەکە گاسۆگە جەنابەت پرسم پێشتریش لە بەرنامەکە وتم سنترالی حکوومەت هەولێرە بەڵام ئەم هێزانە بە تایبەتی هێزێکی وەکو بچنەوەی گۆڕان کە بە علەنی ڕاگەیاندە و پشتیوانی لە خۆپیشاندانانەکە ئامادە لە کاتێکان نزیکەی 100,000 دەنگی هێناوە لە هەولێر بەڵام ئامادە ناتوانێت 100 کەس کۆ بکاتەوە لە هەریە خۆپیشاندانێکی تەنان مەدەنیش ڕێخە نەگەوەی کاچێتە سەر بارەگای مەدەنی و حکومی و خەڵک هانەدا بۆ سووتاندنیان پێ دوایە ئەمە دەرەنجامی چییە؟ ینی خەڵگە بێ ئەم پرسیارە لە گۆڕان چۆنی بکەوە و خەڵک دوجار کە ئاسۆیە بە خۆتان شایدیەوەن لە هەڵبژارنەکانی پێشووە بستنەوەی گۆڕان زۆر بەڵێنی بە خەڵکدا کە موچە بۆ کابانی ماڵە بڕێتەوە و بۆری نەوە دەدا بە ماڵان و واکە زۆر بەڵێنی یۆتۆپیدا بە خەڵک بەڵام پاژەوەی کە 4-5 ساڵ لە حکومەدا نەیانتوانی هیچکەن ئەو وازەحەکە خەڵکێکی زۆر ئێستا لەوە تێگا هازەکە فری و دراوە پێ دوای ئەم دووفاقێت چییە هەموو ڕۆژ لێرە خۆپیشاندان کەی بە 100,000 دەنگ و بە 3-4 هێزی ئەو بەنا ئۆپۆزیسیۆن و بەڵام نەتوان خۆپیشاندانێکی مەدەنی لە هەولێر ڕێخ وڵای دیارە کاگەن وەرەمە کۆمەڵێ ئەسباب هەیە لێرا کاگەر وردیکەینەوە ڕەنگە تۆ زێ درێژەش پێشێ یەکێ لە عینەکان سوود وەرگرتنە لەو کەشە دیموکراسی کە لە ناوچەی زۆنی سەوزا هەیە بۆ ئیستیفادە لەوەکەن دووهەم لە ڕاستیە ئێمە وەختی خۆی گۆڕان بەشێک بۆ لە ئێمە ئەوان وەک کاتی خۆشی ئیستیفادیان لەو هاوسۆزیە کرد کە ئێمە لەگەڵ هاوڕێکۆنەکانی خۆمانە هەمانە کە ئێستا لە ناو زوتنەوەی گۆڕانە کارەکەن سێ هەمیان ئەوەی کە کاتی خۆی گۆڕان بۆی ڕێکەوت لە کاتی جیابوونەوە و لەسەر لاشەی یەکێتی و دەنگێکی زۆر و کورسێکی زۆری بۆە نادەبێت گۆڕان خوازەکان ئەوە بزانن کە ئەو سەردەمە ڕۆی بەسەر چوو و ئێستا ئەویان بۆ جارێکی کە ئەو تەجروبیان بۆ دووبارە ناکرێتەوە ئەوەی کاک عەدالە دوتی کە گومانی سەرەکی ئێستایەکی لە گومانەکان ئەوەیە کە ئێمە هەموو بەرەو عێراقمان بردنەوە هەڵوەشانەوەیەتی هۆکارێکی کەشی حەزەکەم ئاماژەی پێبم ئەم لایەنانەش کە لە پشت خۆپیشاندانەوەکانن کێشەی ناوخۆیی زۆریان هەیە ینی ئەوانی ژۆکو یەکێتی هەمان جیرۆتەی کۆمەڵی کێشەی ناوخۆیی بوون لەم ڕێگەیەوە ئەیانەوێت کە کێشەکانی ناوخۆی خودی خۆیان کە بکەنەوە و سەرنجەکان ڕاکێشن بۆ دەرەوە بیخەنە سەر ئاستێکی کە گەرچی بەڕێی من ئەوەی کە هێنوتی کاکە عەدالەتیش ئاماژەی پێ ئەم جۆرە تەوەجوهەی کە ئەم لایەنانە پەیڕەویەکەن ئێستا لە کۆتاییدا مجتەمەعێکی فەوزا دروست دەکەن یعنی مجتەمەعێکی یەکگرتوو دروست دەکەن ئەم مجتەمەع فەوزایە بەرۆکی خۆشیان ئەگرێتەوە جارێکی کە ئەمانیش دیستانەوە بە تووشی هەمان کێشە ئەبنۆرۆک و چۆن ئێستا لە هەندێک شوێن بارەگاکانی خۆیان سووتان کاکە ئەو بارەگاکانی منە سووتێنە منیش دەتوانم بارەگاکانی ئەو بسووتێنم ئەو گەنجەی کە ئەو پەروەردەیەکە ئەمڕۆ بەم جۆرە فەوزەویە سبێنێ بەردەگرێتە خۆشی ئەمە لایەک دووهەم ئەم جۆرە معاملێک کە ئەوانەیەکە لە ناو جەماوەرە بەڕاستی جەماوەرەکە بێ و بێ دەکا ئەوە گەر بە تەمابێ دەنگی زۆر بچنێتەوە من پێم وایە بە عەکسەوە ئەم جارە ڕەنگە خەڵکێکی کەمتر بچێ بۆ دەنگان ینی خەڵکەکە هەمووی بێزار ببێ لەوەی بچێتە سەر سنووقەکانی دەنگان چونکە لە گۆڕانیش کە بەرنمەیەکی گژیری پێشکەش کرد و کۆمەڵێ وعدیدا و بۆیان دەرکەوت ئەوانیشی چیان پێ نەکراوە و دڵنیاشن ئەمانەی کەش هیچیان پێ ناکرێت یعنی باشە کابیکەن دوای دێم وڵات کاک ڕێباز پرسیاری ئەوە بکەم کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەرکام لەم بەڕێزانە تاریفی یەکێتی نیشتیمانی کوردستانی کرد کە دیموکرات و پلۆرالیزمە بوونی دابین کردووەوە ڕۆڵی بەرچاوی هەیە بۆ جگە لە خەبات و مێژووی شۆڕژگەڕانی کە بۆ خۆشت بەشێک بووی لەو حرەکەتە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی ئەبێت چی بکە یعنی بۆ نمونە لە حاڵەتی ئێستای بەپەلە ینی حاڵەتی زەروری ئێستا ئەبێت چی بکە بۆ تێپەڕین لەو دۆخە پێ وایە ینی پێکێنانی تیم و لیژنەی حیزبی ئەتوانێت بەشێک بێت لە چارەسەرەکە پێ وایە پێدانی ئالتەرناتیڤ بە خەڵکی کوردستان یان ئەتوانێ وعد و بەڵێنێک بە خەڵکی کوردستاندا یان لانی کەم ینی لە سادەترین حاڵەتە ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان چی بکە بۆ جەماوەرەکەی خۆی بۆ خەڵکی کوردستان بۆ پاراستنی ئەزمونونەکە بۆ بەردەوامی ئەو پرۆسە دیموکراسی و پلۆرالیزمە بوونە کاک ڕێباز کاکڕێباز گوێ لە دەنگم نەبوو کاک جوتیارەگەر ئەوە لە جەنابەت پرسم ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێت چی بکە ینی قسەکەوەیە
ئەنی هەموو بەڕێزانە جەختیان سەرەوە کردەوە کە ئیتر ناکرێ بڵێ کۆبوونەوە و پرۆژەم هەیە و تەرحی یەکەم و ینی پێویستی بەشتی ئانی و جددیە و ئێمە واقعەتێک هەیە کە هەمومانەوە لە بەرچاوەگرین خۆپیشاندان ڕەوایە و بەشێک لەوانەیە کە لەسەر شەقامیشن خۆپیشاندەری واقعین مامۆستایانن کارمەندانی نەخۆشخانەکانن ئەندازیارانن و باردۆخی ئابوووریان خراپە و حکوومەت خۆشی دانی بەماناوە یعنی ئەبێ ئەوە لە یەکجیا بکەینەوە حیزبێک وەکوتمان بۆ دەنگدان بستنەوەی گۆڕانە کۆمەڵی ئیسلامیە پۆپۆلیستەکانن بە ناو لیبرالیستەکانن بە ناو نازام چی ئەوێ دەنگ کۆکەنەوە یا ئەجێندایەکی ناوچەیان لە پشتە بەڵام قسەکەوەیە بۆ بەجێهێنانی خواستەکانی خەڵک خواستە واقعیەکەی کە لەسەر شەقا من بۆ منە کچ و کوڕی جەنابتە خوشک و برای ئێمە هەموو ئەوێن کە لە دامونەزیەکانە پێویستیان بە موچەیە لە بەرامبەر ئەمەیە ئەبێ حکوومەت و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان مووقفیان وازە حڕوم بێ من فقرەی پێش ئێستا باسم کرد بخۆشم تاحم کرد ئەگەر جەنابەت دیقەتت دابێ و تومە ئەو مشکیلانی کە لە ناو کوردستانە هەیە ئێستا بەرەوکی یەکێتی گرتوچکە وازەحە باشە وازەحە ینی لە دێگەڵە بەرەو خوارەوەیە تاکو وەگەی تەماتیقی یەکێتی نیشتیمانی لە کۆیە بارەگای دنیا سوتا بەڵام لەو دی کۆیەوە شتی ڕووینەوە جا نەچی لەسەرەوە پارتی تەبیعەتی چۆنە فشاری زیاترە ئەی ناسین هەمووان واز لەوە بێنین بەڵام حیزبەکانی ئەوێش من بڕێی خۆم ینی من نمونەیەکت بۆ بجەرمەوە لە 82 ئێمە تەلەبەی جامیعە بووین وزارەمان کرد لەگەڵ حیزبی بەعز لە هەولێر بە هەموو قۆتی خۆی زیش ڕوونیان لە مەتیقی هەولێرا چکە مەجلیسی تەنفیزی و تەشریعەکەی دانابوون و هەولێری شارێکی زۆر مؤمن بوو بە حەقەت هەر تەبیعەتیشی وایە ئێ بەخۆ مزاری جامیعی سلێمانی لێوێ ڕوویە مزارێکی گەورە بوو لە دوسێ ڕۆژی خەیان 600 کەس گیرا چەند کەسێ شەهید بوو باش یعنی بڵێ وەڵا ئەگەر ئیرادە هەبێ خەڵک حیزب هەبێ معارەزە هەبێ من پێم وابێ بەو شێوەیە نییە لە هەولێرا بەڵام هەم خەڵکی هەولێر نانەیە لیان تێکچێ ئەمە گرنگە نانێ بەو نوعی کە لە سلێمانی ئەبینێم تەجروبانی کە لە ناوچەی کۆی و ناوچەی ڕانی وانە ئابینن بەڕاستی لەوانەیە حەز نەکەن هیچ کەسێ لێوە هەتا ئێستا خەڵکی سلێمانی خەڵکی شارەکانی تر ڕانیە کۆیە هەموو ئەوانە پەشیمانن لەوەی ڕوویاوە یعنی ئەوە نییە بڵێ وڵا حەزیان لەوەی ڕووبایان با ڕووبا گوێنێنێ چی ڕوایان ڕووبات مەسەن لە قایم خامەتی کۆیە ئەشی سوتاوی 300 ساڵ لەمە پێشە خەڵکی کۆیە زۆری پێ ناخۆشە خەڵکی بەسیط پێی ناخۆشانی خەڵکی دانە سیاسەکان پێی ناخۆشە و ئەوانش بۆیان دەرکەوتۆ کەمە پلانێکە بەڵام معنایەوە نییە خەڵک بێدەنگ بێت چونکە ژیان و گوزەرانی خراپە من لە پێشوو باسم کرد دەبێت تیمی ئێمە لە حکومەت ڕوونکردنەوە با کاکە بێ چێتی نیشتیمانی کوردستان واز لە ئەم ئەوە بێنێ ئێستا مەسەڕێکی زۆرێ بۆ کۆنگرە بەڵام کۆنگرە ئەرێن مانگی 3 و 4 و 2 ئابەسرێ ئەمە درەنگە کاکە حەلی کۆنگرە حەلێکی سیاسی حیزبیە ئیکەی ئەمە درەنگە تۆ ئێستا لەم لەحزەیە دەبێت چێتی نیشتیمانی هێزێکی زۆرمان لەسەر جادەکانە ئەبێتەوە دڵنەوەی بیتەوە تیمێ دروستکەی لەگەڵ ئەمە لە ڕووی سیاسیەوە ئیشکا لەسەری لەگەڵ بەغایە قسەی جددی بکە لەگەڵ پارتیە قسەی جددی بکە بۆ بەڕێوەبردننی حکوومەت بۆ بەڕێوەبردننی پرۆسیسی نەوت بۆ بەڕێوەبردننی پرۆسیسی دارایی لە وڵاتە باشە کاک فەرمی دوای دێمەڵات کاک فەرمی جەنابەت ئەوەی کەوتم بۆ جیاکردنەوەی خۆپیشاندەرانی واقعی و مافەڕەواکانیان و بۆ جیاکردنەوەی ئەو هێزە پۆپۆلیستانی کە دوای شەپۆلی جەماوەرکەوتون و بە هەموو جارسوار شەپۆلی ناڕەزایەتەکانی خەڵگە بن و بۆ خۆیان بۆ کورسی دەنگدان لێسنەوە ئەبێ هەڵوێستی یەکێتی نیشتیمانی و حکوومەتی هەرێمی کوردستان چی بێ لەو بارەوە خۆنی خۆی هەڵوێست چی ئەبێ بۆ جیاکردن لە ڕاستیە وازەحە لە کوردستانە زیاد لە خۆپیشاندانە کراوە زیاد لە تەوقیتێکە خۆپیشاندان کراوە بەشێکی زۆری ئەو خۆپیشاندانانی کراوە خۆپیشاندانی ڕەوا بوون یعنی لە دنیای خۆپیشاندان ئالێتێکی زۆر گرینگە بۆ بەدیهێنانی ئامانجەکان بەڵام کاتی کە خۆپیشاندان تێکەڵ بە ئەجندای سیاسی ئەبێ ینی یەکێتی ئەتوانێت چی بکات جگە لەوەی کە ئەتوانێت جارێکتر بگەڕێتەوە بۆ ئەو یاسایی کە پەرلەمان ئیقراری کردووە بۆ ڕێگەدان بە خۆپیشاندان چکە دوجاری یەکێتی بڕوای بەم پرۆسەیە هەیە ناکرێ یەکێتی بە هیچ جۆرێک بەگشت مەسلەی خۆپیشاندان بچێتەوە بۆتە بەشێک لە فەرهەنگی بۆتە بەشێک لە کەلتوری بەڵام حەقیقەت بەڵاوکردنەوەی هۆشیاری پێوی زۆر گرنگە تۆ ئەگەر لە کێشە کۆمەڵاتیەکانەوە ببینەوە هاوڵاتیە کێشەیەکی هەیە لە بەردەم دادگا کێشەکەی زۆر ڕەوایە بەڵام کاتێک ئەم کێشە ڕەوایە بە پارێزەرێکی خراپە سپێرێت ناتوانێت داواکاریەکەی بێنێتە دی واتە ئەوەی کە وای کرد هاوڵاتیەکە کەیسەکەی لە بەردەم حاکمە بدۆڕێنێ ڕەوایی کەیسەکەی نییە بەقەد ئەوەی کە پارێزەرێکی خراپی گرتووە بۆ ئەوەی کەیسەکەی بۆ لە بەردەم محکەمەیە بۆیە من بەش بە حاڵی خۆم پێم وایە هاوڵاتی لە کوردستانە تێگەشتووە لەوەی کە ئەوەی کە ئێستا کە ڕوئەدا بەشێکی زۆری خواستەکانی خۆیەتی بەڵام بەداخەوەی ئەجندای سیاسی و ئەجندای ناوچەیی ڕێگرێت لە بەدیهێنانیە من بۆ ئەوەی کۆی بەرنامەکە بۆ ئاراستەیە نەچێت کە هەمووی لەسەر بنەمای کار و کاردانەوە بێت حقیقەتێک باس ئەەکەم من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان
دۆخی ئابووری ئەجگار خراپە ناتوانێت زیاتر بکات لەمەی کە کراوە هەڵبەتە ئەمە نەک بۆەوەی شەرعەت بۆ حکوومەت هەرێمی کوردستان دروستە ئەمە واقعێک دروست بووە لە کوردستانە ئەو هێزانە ئەگەر فعلن هەمومان هێزی نیشتیمانین ئەمانەوە تەجروبەکەمان بپارێزین دەبێت لە ڕاستیە بین ڕێککەوین و تو لە بیداتی بەرنامەکەتا پرسیارێک لە کاک ئاسۆ کرد لە ڕاستیە من ئەو پرسیارە بە پرسیارێکی واقعی ئەزانم معارزە داوای دروستبوونی حکوومەتێکی ئینقاذی نیشتیمانی ئەکەن یعنی لە ڕاستیە ناکرێت ئێمە لەسەر بنەمای کار و کاردانە و ڕەتفعل وەڵامی ئەم داواکاریە بدەینەوە بۆ 3 مانگ داوای ئەکەن با ئەم خیارەی معارزە بۆ 3 مانگی داهو تاقی بکرێتەوە لایەنی کەم کۆمەڵانی خەڵکی کوردستان تێگەن ئەمە عسای موسای پێ نییە بتوانێت ئەو هەموو کێشەیە چارەسەر بکات و کێشە ئابوووریەکانی ئێمە بە 3 مانگ چارەسەر ناکەم وەمە شانسێک سپاس دەکەم کاک عەدالەت دەگەر دوایین پرسیار بە کورتی لە جەنابەت بکەمەوەیە کە پێ دوایە ئەو ڕۆژ چۆن ئارامە بێتەوە ئالتەرناتیڤەکان چین و یەکێتی نیشتیمانیە بێ چی بکە و حکوومەت هەرێمی کوردستانە بێ بە پەلە چی بکە ئەگەر بە کورتی کاتی بەرنامەکەمان تەواو بێ ئەوەی ئێمە قسەی لەسەرەکەی بریتە لە زیاتر تەوەرە سیاسەکان و واقعی و ململانەی نێوان لایەنەکان لە ڕاستیە ئەمما ئەوەی لەسەر ئەرزی واقع هەیە پەیوەندی بە ناڕزایی خەڵکەوە هەبێ کەس نکۆڵی لەوە نییە کە ئەبێ خەڵک تعبیر لە بیرروڕای خۆی بکاوە وەڕاستیش واقعەکە واخواتێ ئەمما چارەسەر چیە بە بڕۆی من پێش هەر شتێک ئەبێ دان بەوەیە بنرێت کە ئێمە لە ڕووی سیستەمی ئابوووریەوە لە قۆناغی دوای ڕاپەڕینەوە تاکو ئێستا سەرکەوتوو نەبووین و سیاسەتی خۆماڵیکردنی نەوت سیاسەتێکی سەرکەوتوو نەبووە کە دەستی یەکێتیشی تیانە بووە بالموناسەبەوە کاتی خۆی بە معلوماتی لە مبادرەیەکی پارتی دیموکراتی کوردستان بووە و لە کۆتایە تووشی بەریەککەوتنی کردی لەگەڵ حکوومەتی عێراقیە وەزەرەی لێداین ئەبێ ئیسلاحاتی ئیداری بکەم لە نووسینی شەنووسی و ما ئەبێ پشت حکوومەتی یاریان پشت بەخۆی ببەستەوە یەکێتی ئەبێ ئەم مەسەلەیە لەفە بجوڵێت ئەبێ پشت بەخۆی ببەستێ لە ڕێگەی ئیسلاحاتی ئیداری کەمکردنەوەی خەڵکی خەڵکێکە پێویست نیە یاجادە لە ناو دامودەستگاکانی دەوڵەت کاک عەدالەتجان زۆر سپاس لە کاتمان گرتی کاک ئاسۆ ئەگەر جەنابەت دوایین قسەت هەیە فەرموو لە چەند سانیەک من دوایین قسەم لەسەر 2 فەقرە قسەکەم یەکێکیان ئەوەیە ئێستا هەست بەوەکەن کە عەبادی و حکوومەتەکەی زۆر لە خۆی بایی بووە بە هەمان تەجروبەکەی سەدام و ساڵی 75 بە هیچ جۆرێ جوابمان ناوەتەوە کوردی شەر داوا ئەکە حکوومەتی هەرێمیش دانوستانە و جواب ناتۆ پێم وایە ئەبێ ئیتر حکوومەتی هەرێم بۆ ماوەیەک ئەو داخوازەی لە عەبادی بوەستێنێ و هەڕەشەی کشانەوە لە پرۆسی سیاسی عێراق بکە کە ئێستا عێراق بەرەو ئەوە چ لە مانگی 5 هین بکات و بەوە ئەتوانین زەربەیەکی باش لە عەبادی بدەین کە ئەسلی پرۆسەکە ئەمە یەک دوو بەنسبەت یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پێویستە ماڵی خۆی ڕێخاتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا خۆی ڕێکە بەڵام ئەو نەخۆشیێکەیە لە ناو سەرکردایەتەکەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا بەخۆی ئەو ناتەبایی سەرکردایەتی ڕاڕایە تێگەی هەتا ئێستا بۆ نمونە من یەک شتە پێ بڵێم تا ئێستا خەڵک لێمانە پرسێ ئایا دکتۆر بەرهەم یەکێتیە یان لە ناو یەکێتیە ماوە نەماوە تا ئێستا مەکتەبی سیاسی سەرکردایەتی دانی پیانانێک کە دکتۆر بەرهەم چووەتە دەرەوە حیزبی خۆی دروست کردووە بارەگای خۆی داناوە وەنیە هەموو هینێکی خۆی دروست کردو پێویستە یەکێتی چۆن گۆڕان ئەڵێ من پەیوەندیەکانم سڕەکەم یعنی ڕاشکاوانە ڕێی خۆی لەسەر شتەکان کاکتیار جەناب دوایین قسە چیەوە بچوونی جەناب وەڵام من تقریبا هەموو قسەکانمان خۆی گوایە ئینی ڕێمەوە ئەرچێکێتی نیشتیمانی کوردستان ئێستا ئاپێکی مێژوویە سەرکرداتی مەکتەبی سیاسەتێکی مێژوویانی ئەنجومەی ناوەندەمە ئۆرگانەکانی یەکێتی دەبێ هەموو قۆی هەڵماڵین بۆی کە ئێمە بەلامبەر ئەو پلانەی گەڕا بەرامبەرمان بوەستینەوە بە هەموو حکوومەت و ئەوانەشەوە هەموو باس کردەگەر لە حکوومەتی هەرێم و لاوانەوە و خاڵێکی گرنگە ئەوە ئێمە بیدلۆ بکەینەوە تا حەدی ئەوەی کە لە عێراق ئێمە سحابی بە ئیسحاب لە پرۆسی سیاسی عێراق بکەینانی باشە وی لەگە عێراقا بگەینە نەتیجەیەک بۆ ژیانی خەڵک کاک فەهمی جەنابەت دوایین قسە کاکە نور ئێمە لە بەردەم بیناکردنەوەی فۆرمێکی تازەی فەرمانڕاهین لە ناوچەکەیە ئەم فۆرمە پێویستی بەوەیە کە هێمن بین لەباری سایکۆلۆژی ئارامەوە گفتوگۆ بکەین پێکەوە بارودۆخەکە خراپتری لەوەی کە تەسەوڕیەکەین تەجروبەکەمان لە بەردەم هەڕەشێکی گەورەیە ئەگەر ئۆپۆزیسیۆن و دەسەڵات فعلەن دوو هێزن ئەیانەوێت کوردستان بگەێنە کەناری ئارامی بەم کردبارە بەم فعل و ڕەتفعلانە لە ڕاستیە نەک ناتوانین ئامانجەکانمان بێنیەدی بەڵکو ئەو دەستکەوتانی کە لە ڕاپەڕینەوە بەدەزاتن تاوەکو ئەمڕۆ هەموو کەونە ژێرباری مەترسیەوە و فعلەن عەبادیش زۆر لەوە زیاتر غرور بۆ باشە زۆر سپاس دەکەم بیسەرانی خۆشەویست کۆتایی بە بەرنامەی پارادۆکسی ئەمڕۆ هات
بە بەشداری میوانەکانم بە ڕێزان ئاسۆی شێخنووری ئەندامی ئەنجومەی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپسرای کۆمیسیۆنی کۆنگرا بەڕێز عەدالەت عەبدوڵڵا ڕۆژنامەنووس و مامۆستای زانکۆ فەهمی بورهان چاودێری سیاسی و ئەندامی مەکتەبی ڕێخستن بەڕێز جوتیار نووری ئەندامی ئەنجومەی ناوەندی یەکێتی نیشتیمانی لێپسرای کۆمیسیۆنی بەدواداچوون و ئەدای حکوومەت و پەرلەمان بەڕێز ڕێباز بێرکۆتی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هیوادارم بارودۆخی بەڵێ هەولێر هیوادارم بارودۆخی کوردستان و سلێمانی ئارام بێتەوە هێزە سیاسەکان و کاکفەرمیوتی لەسەر مێزی گفتوگۆ دانیشن بارودۆخی ژیان و گوزەرانی خەڵک باشتر بێ و حکوومەتی هەرێمی کوردستان باشتر بتوانێت داخوازیەکانی خەڵک جێبەجێ بکات تا بەرنامەی داهاتوو کاتیش خۆش.